بەڕێزان لەرکێن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بێدارتان شاد دەبمەوە لە پێناو بەرزکردنەوەی کواڵەتی ژیان لە پێناو تەندروستی خەڵکی وڵاتەدا یەک بە یەک هەموو ئەو سێکتەرانەی کە پەیوەندی بە تەندروستی و کواڵەتی ژیانەوەیە هەمووی بەسەرەکەینەوە. لە هەفتەکانی ڕابردوودا وەکو ڕوودا و سەرنجمان خستە سەر ژینگا. ڕاستی ئەمەوێ دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگاری هەولێر بکەم، خودی پارێزگار ستافەکەی قایمقامیەتی هەولێر بۆ ئەو ڕست و زنجیرە بڕیارە بوێرانانەی کە دەریان کرد. دڵنیام لەوەی کە لە ئایندێکی نزیکدا کاریگەریەکی زۆر ئەرێنی ئەبێ لەسەر پاکردنەوە و پاقشکردنەوەی هەوای پایتەختە خۆشەویستەکەی کوردستان هەولێر و دەستخۆشیان لە یەکەم و لە ئایندەدا دڵنیام لەوەی ڕاستەوانەیە پەیوەندی ئەو بڕیارانە لەسەر تەندروستی خەڵکو و کەمکردنەوەی شێرپەنجا. ئەم جارە سێکتەر بە سێکتەر کەرت بە کەرت دێینە سەر ئەو لایەنانەی تر کە پەیوەندی بە تەندروستی خەڵکی کوردستانەوەیە. لە کوردستان مای دڵخۆشیە کە کەرتی پەلەوار و گۆشتی خۆماڵی لە بەرزبوونەوەیکی باشدایە، بەڵام هێشتا لێرە و لەوێ کواڵەتیەکەی هێمای پرسیاری لەسەرە. هێشتا ڤاکسین و دەرزی و دەرمانەکانی کە دێتە ئەم وڵاتە وەکو پێویست ڕێک نەخراوە. کاتێک کە دەرمانی ڤێترنەری خراپ بوو واتە کاریگەری خراپیە بێ، چەند بە ویژدان بێخاوەن سەربڕخانە و پەلەوەرخانەکان، لە هەمان کاتدا هێشتا هەر ئەو دەرمانانە بەجێ ئەمێنێ. ڕەنگە جاری تر قسەمان لەسەر ئەمە کردبێت، بەڵام هەزاران جار قسەی لەسەر بکەینەوە هێشتا گۆشە و زاویەی تر هەیە کە بە قسەی بهێنین چاوەڕوانی بڕیاری جەریئاناکەین لەم لایەنانەشەوە. هەموو ئەو شتانەی کە پەیوەندی بە مریشکەوە هەیە لە ڕێگای میوانەکانم، لە ڕێگای خاوەنی پەلەوەرخانەکان هەموو ئەبیستن ئەم شەو. مریشک ماوەی بەسەرچوونی چەندە، چۆن بزانین ئەم مریشکە کۆنە یا نوێیە، چۆن بزانین دەرمانی راوەتەیان نا، چۆن بزانین ئەو ماوە یاساییەی کە پێویستە مریشک ڕابگیرە دوای ڤاکسین و دەرزی و دەرمان، دوای هەموو ئەو شتانەی کە بۆ گەشەکردنی مریشکەکەیە چەندێ مودەی پێویستە نەخرێتە بازارەوە. چاودێری وردەکرێ یان هەندێک جار ڕاستەوخۆ دەخرێتە بازارەوە. بۆ ئومێدەی سەرنجتان ڕابکێشم ئەمە باس و بابەتی ئەم ڕۆمانە. بەخێراتن سەر چاوم، سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. کاک نازم، وەکو خاوەنی پەلەوەرخانە، هێشتاش وەکو سەرۆکی کۆمەڵی پەلەوەرخانەکان، هێشتاش قسەکانت هەر لە مێشکمدا ماوە کاتێک کە باسی ڤاکسینت دەکرد. باسی ئەوەت کرد کە لە کوردستان چەندین جۆری ڤاکسین دێتە ئەم وڵاتەوە بەڵام کار ناکە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە ئێستا ئێوە لە زۆرێک لە هاوڕەکانت، زۆرێک لە ئەندامانی کۆمەڵەکەت لە زەرەر و زیانێکی زۆردان، هەروە پەلەوەرخانەیە و سەتان و هەزاران مریشکی ئەمرێ. هێشتاش ئەم دۆخەر بەردەوامە؟ بەناوی خی گەورە زۆر سپاس بۆ بەڕێز کاگڕن، زۆر سپاس بۆ کەناڵی ڕوودا و بۆ میوانە بەڕێزانە. لە ڕاستیدا بەڵێ من دوێنێ هاوڕەیەکی خۆم تەلەفۆنی بۆ کردم کە لە ماوەی 24 سەعاتدا 6,000 لێ مردووە. 6,000؟ بەڵێ 6,000 لە 24 سەعاتدا. خەڵکمان هەیە مەسەلەن لە هەولێر، لە کۆیە، لە سلەیمانی، لە هەموو قەزا و ناحیەکان قاعەکەی سفر بۆتەوە، واتە هۆڵی دەواجینەکەی سفر. بەڵێ هیچی تیان نەماوە. نەخۆشێکی زۆر بەقووەتەیە، ئایبی، نیوکاسڵ، گەمبۆرۆ، لە دووهۆک و زاخۆوە تا نەجەف و کەربەلای گرتوتەوە. ئەم نەخۆشیە هەموو عێراق سەرتاسەری. بەڵێ ئەم نەخۆشیە لە ڕاستیدا لە ئەمریکاش وجودی هەیە، لە وڵاتە پێشکەوتەکانیشدا وجودی هەیە و بەردەوامە. بەڵام لە وڵاتان بەڕاستی وڵاتە خەمی ئاساییشی خۆراکی وڵاتەکەیانە ڤاکسین دروست دەکەن لە ڕێگای خوێنەوە. من یەک نمونە ڤاکسین نییە لە وڵاتە هەیە، ئەگەر مەجاالم بێ کاگڕەنج یەک نمونە بۆێنمەوە. ئەگە هەڵە نەبم 7 ساڵ لەمەوە پێش جمهوری ئیسلامی ئێران جەناب دەزانی بۆ هەموو حەسارەی کە لە سەرەتی تووشی نیوکاسڵێک بوو بۆ خۆی نەیتوانی کۆنتترۆلیکە، هەستا ڕۆیشت بۆ کۆریا لوقاعێکی واتە ڤاکسێنێکی جیحەوتی دروست کرد. ئەم نیوکاسڵە جیحەوت هەموو نیوکاسڵی وڵاتەکەی لە ماوەی 1 مانگ بۆ 45 ڕۆژ کۆنتترۆل کرد. لەگەڵ ڕێز و احترامدا بازارێکی بەرەڵایی لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن لە سەرانسەری عێراق بازارێکی ئازاد، منێکی نەخوێندەوار لە ڕاستیدا بۆم نێ دەست بۆ ڤاکسین بەرم، دکتۆرێکی بازرگان بۆی نێ دەست بۆ ڤاکسین بەرێ، جگەل لە شخصی
حکومت ئەو تیمە ئەو ستافەی کە حکومت کە ئەو زانست و زانیاری هەیەە لە وڵاتێکی محتەبەری ئەوروپی لە ڕێگای خوێنەوە لە چەندەواجینێک لە قەزا و ناحەکان خوێن برن بۆ وڵاتێکی محتەبەری ئەوەیە بە تەنیا حکوومەت ئەتوانێت ئەمە چاڕەسەر ناتوانێت ئێستا بەدەستکە بازاڕی ڤاکسین کاگەڕەنج بەدەست منەوەیە بەدەست یەکی ترەوەیە بەدەست دکتۆرێکی بازرگانەوەیە بەدەست خەڵکی بازرگانەوەیە چەند جۆر ڤاکسینی ئەم نەخۆشیانە هەیە و ئیژ ناکات کاگەڕەنج بۆ نمونە هاوڕێمان هەیە ئەمڕۆ ڤاکسێنی مەسەڵەن بڵین ئایبی کردووە 3 ڕۆژ 1 هەفتە لە دووە ئەو ڤاکسێنە ئایبی هاتوتە ناو هۆڵەکەی واتە ئەو ڤاکسێنە نییە کایی کەواتە ئێوە گومانتان هەیە تەنانەت ڤاکسین هۆکاری نەخۆشیە ڤایرەسیەکان بێ کاگەڕەنج لەوانەیە ڤاکسێن بێ هۆکاری سەرەکی لەوانەیە جووچک بێ لەوانەیە هێلکەی خراپ بێ کە دێتە ئەم وڵاتەوە چونکە بە حکمیەوەی ئەو هێلکەی کە دێ کوالێتی نییە کاڵمان هەیە ئێمە چەندین پسپۆرمان هەیە چەندین پرۆفیسۆرمان هەیە هەموو جارێ ئێوە دێن باسی لەوانەیەکەن ئەزانی وشەی لەوانەیە لە زانستان نەماوە کاگڕنج ئێمە لەوانەیە 5,000 دکتۆری ڤەیتەرنەریمان هەبێت لەم وڵاتەدا لەوانەیە بە هەزاران باشە بە هەزاران ڕایۆشکاری حکوومەتمان هەیە لەم وڵاتەدا کوا لە شوێن بۆ کوێ چوون بۆ ئاسایشی خۆراکی ئەم وڵاتی لە ناوچێ بۆ 400-500 هزار هەلی کار ڕەخساوە لەم وڵاتەدا لە ناوچێ بۆ پرۆژەکانمان لە ناوچێ ئەم پرۆژانەی ئێمە مەزنداکرێت بە 50 میلیارد دۆلار بەڵێ لەبەردەم مەترسیدان بەڵێ ئەم کەرتە لەبەردەم مەترسیدایە من ساڵێک لەمە و پێشی وتومە بەڵێ لەبەردەم مەترسیدایە بە هۆکاری ئەوەی حکومەت بێ پلانە پلانی نییە ئەم کەرتە خاوەنی نییە وەڵام من بەرەوە ئەم نەخۆشیانەی بڵاو بۆتەوە چەند جۆری جیاواز ڤاکسین هەیە و هەمووشی فشەیە کاکە فەڕەنسی هەیە ئێرانی هەیە تورکی هەیە سینی هەیە هۆڵندی هەیە چ وڵاتێکت هەیە ئەوێت لەم وڵاتی ئێمەدا ئەو ڤاکسینە وجودی هەیە باشە بەس ئیشەکەن لە 100 منەڵم ئیش ناکات کەس هەیە لێرە ڤاکسینی پەلەوەرخانەکەشی کرد بێ و مریشکەکانیشی مردار بووبێتەوە خوایەک دەقات جەنابی شت فەرموو وەڵا ئەگەر هەستی قسە بکەینە عیبی نییە ئیشەکات کاگڕنج ڤاکسینمان زۆر بەکارهێناوە زۆر ڤاکسینەکان کە بەکاری دێن وەزبەتان هەیە مردبێ و ڤاکسینیشتان کردووە ئەبوو بە پێی زانست مردار نەبوونایەتەوە بەڵێ بەڵێ چەند دانە ئێستا لەم دوو قاعمانەی لەم دوو قایە 16,000 میشکمان فڕێداوە 16,000 مریشکەوە چۆن فڕی دەدەن ئەیخەنە چۆ چاڵی بۆکەین چاڵ بە حەفارە چاڵی هەلاکی پێڵین ئەکەین ناو چاڵەکان و بانی دێن جا بەرگی ئەم زەرەراگرن تۆ 16 و ئەو 8,000 و 10,000 ئەم خاوەنقانی کە بینی هەر هەموو هیچی پارەی خۆی نییە هەر هەمومان پارەی معمەل عەلەفەکانە پارەی مەفقەسە پارەی هۆی لامانە کەسمان ئیستا کەس ئەناسی ئیفلاسی کردبێت ئیعلانمان نەکردووە ئەجنا گشتی پارەی ئەوان یعنی ئێستا من لەگەڵ کۆمەڵە دوو لە ڕێەوە مفلیس دانیشتم بەرنامەکەم لە کاتێکا بۆیان ملیۆنێر بوونا ئەگەر حیسابمان لەگەڵا بکە معمەل عەلەف و هێلکە و ئەمانە حیسابمان لەگەڵاکان نە بە سیارە دەرەچین نە بە دەواجنی دەرەچین ئەمە حقەتی واقعی هینە خاوەنقاکان ئێوە ڤاکسینتان بەکارهێنا وەڵا بەکارمانێنەوە هەموو ڤاکسین هەموو نەوعەکانمان بەکارهێنەوە هیچی ئیسفادەی نەبوو کێشەکە لە شتێترە کاگڕنج تۆ باسی کوالی کۆنتڕۆڵەکە ئێستا ئایا ئەزانی کوالی کۆنتڕۆڵ وا خەریکە تەواو کۆتایی پێدراوەتە کۆمپانیای مەدەنی ئایا ئەزانی هی دەرمانەکانی ئێوە هین هەموو کوردستان هین دەرمان و هەموو بەروبوومی حیوانی و ئاژەڵی ئەمە نووسراوە پەلەوەری ئەی باشە قەی ناکە توانایان هەیە پشکنین بکەن هەر نایکەن توانایان هەیە بە تۆ بڵێن کاکە ئەم ڤاکسینە ڕەت کرایەوە کاکڕنج من مریشکم فرۆشتۆم بەیانی بۆ ئەمەم هێنەوە لە بانی مەقان کۆمپانیایەک هاتووە لە جیاتی ڤەیتەرنەری کارەکە بە زۆر 6,000 لێ ئێستەنێ ئەڵێ بڕۆ مریشکەکەت بروە بیفرۆشە فرۆشتومە ناشزانێت چۆنەوە چییە ئەڵێ دوای 24 سعات نەتیجەکە بە مۆبایلەکە دەمەوە خۆت کێ بەرپرسە تۆ فرۆشتوتەوە هەڵی نییە مهم 600ەکەیە ئەم نیوەڕۆی خوراوە مهم 6,000ەکە بێ 6,000ەکەیە خۆزگە مریشکەکەی من بووە ئەمە بووەتە عەقدێ لە هەموو سنووری کوردستان ئەم بەزمە ئەکرێت مریشکی نایاسایی هەیە کە مۆڵەتی نەبێ کەس نازانێت چۆر بەرهەم هاتووە 600ەکە ئەیەوە فرۆشرە لە سنووری ئێمە نییە چونکە ئێمە نێرین بووە دەرەوە بەڵێ لە سنووری ئێران و تورکیاوە دێ ئەم کۆمپانیا لە سنووری تورکیا شیشەکە لە سنووری ئێرانی شیشەکای تر ئەو کۆمپانیا ئەمە ئاخر بڕیارە ئەوەت بڕیارەکانە ئەویش فەحسەکانە بە بەڵگەوە جا تۆ سێری خۆراکە چەند وەختە کەواتە تۆ کەوتۆتە سەر ویژدانی خۆ چۆن مریشک بەرهەمێنیت لە ویژدانە نەماوە کاگڕنج مشکلەکەی ئەمە نییە مشکلەکەی ئێستا لە ئێرانەوە دێ من کوالی کۆنتڕۆڵ هەتا ئێستا بەدەست حکوومەتەوە بوو لە 150 توانی کارکە
شتەکان بپارێزێ هاوڵاتی پارێستە خەتەرەکە ئەمە لەسەر تۆ ژیانی تۆ ماڵ مناڵی تۆ بەس مریشک نییە تۆ مریشکە خۆی بەڵێ مریشکی مریشکی کوردستان دەوازنەکەی خۆمە خۆم هی خۆت بەڵێ ئەی مریشک هەیە ئەگەر دەسەڵاتی هەبێ ناڵی خەڵک بیخوا لە کوردستانە بەڵێ نییە شک نابم چونکە لە بواری من ئیشەکەم شتی وام نەدیوە بەڵێ مریشکی ئەوانەی کە مۆڵەتیان هەیە یا بێ مۆڵەتەکانیش هەمویان چونکە کاک ڕەنج دێرە ئێمە هینێکمان هەیە سیستەمێکمان هەیە بۆ کارکردن معمل علەفەکان هەر هەموو لەژێر کۆنتڕۆڵایە بەڵام من بیستومە هێشتا بە قاچاق دەرمان دێ کە لە عالەما مەمنوعە بەڵێ لە عالەما مەمنوعە کاک مامەسا زریان دەرمان نییە ئەگەر دەسەڵاتی هەبێ ناهێڵی بە هیچ جۆرێ لە کوردستانە هەبێ نەک دەرمان مریشکی هاوردەش مریشکی هاوردەش نایڵم بخوری مریشکی خۆمان بخۆن باشە ئێستا حکوومەتی عێراق کە هەر مریشکێکی هاوردە داخل دەکرێت 8 ملیۆن دیناری وەردەگری کە وەرەقی بە 132 لێ دەدا هەر سیارەك بەرهەمی خۆماڵی خۆیان تعفیز پێ دەکا باشە تۆ بەرهەمی خۆماڵی من بەرهەمی خۆماڵیە خەمە سەرسەرم بە شتێکی یعنی حەدی نەبێت تا ئەستی مقدس ێزانم ئەگەر سێو بێ هەرمێ بێ مریشک بێ لەسەر مریشک هەر شتێک بێت باشە باشە بەڵام بەرهەمی خۆماڵی ژێمای پرسیاری لەسەرە هێشتا ئەمەش ڕێخستنێوێت کاکە ئەو لە تۆ مەسولترە بەرامبەر بە خەڵک بەڵام ئەوە تا بە هەموو قوڵایی ویژدانی و هاوارەکە کە ئەزانی ڤاکسینی جیاواز کە ئەو ڤاکسینە چێتە ئەو گۆشتەوە ئەگەر مریشکەکە چانەکاتەوە چەند دراسە و ڕیسەرچ کراوە چەند هەزار مریشک ڤاکسینی لێرێت چەند هەزار مریشک بە ملیۆنەها ئەم ڤاکسینە ئەچێتە لەشی من و تۆ مناڵەکانی لەگە برادری خۆم ڤاکسینمان کرد لوقاعمان کرد 3 ڕۆژ پێش ئێستا لوقاعمان کرد لەگە برادری خۆم لە قاعی ئەو لە قاعی خۆمش لە قاعی خۆم مریشکمان عیبی نەبوو تووشی هیلاکت بووین هیلاکمان زیاد بوو یعنی خراپتری کرد باشە دکتۆر لە ڕووی ببورە دانیشە دوادێت ڕێمە خزمەتت لە ڕووی زانستیەوە ملیۆنێ لقاح یەکی چەند سیسیە بە دۆزە کاک چەند دۆزە چەندێکە کەمیەکە 2000 دۆزێ ینی کۆی کەیتەوە چەندەکە بە تەنکەر ناکات ئەیکات بە تەنکەرەکات باشە بە تەنکەر ڤاکسین ئەچێتە لەشی ئەو مریشکەوە واتە بە تەنکەر ڤاکسینێتە لەشی خۆمان و ژنی دووکیان و ماڵ و مناڵمانە وایەوە نییە ئەمە کەس نازانێت چییە بە پێی قسەی ئەوانەی کە مامەڵی لەگەڵاکەن مریشکەشکەش چاناکە تەنانەت ئەگەر ئاوی پیسیش بێ نەخۆشی بڵاو ناکاتەوە شێرپەنجە بڵاو ناکاتەوە نەخۆشی شەڕیانەکانمان بڵاو ناکاتەوە کاگڕنج سەرەتا باز لە ڤاکسینکەینەوەی کە بۆ نمونە وەکو کاک نازم وتی کاڵە ئیش ناکات یا شتێ بێ ڤاکسینەکان خۆی ئەگەر بڵێ هۆکاریەوەی ڤاکسینەکان ئیش ناکات زیاتر گەڕێتەوە بۆچی ئەم ڤاکسینانە کە لە وڵاتێکی دەرەکی دروستەکرێت بۆ ڤایرۆسێک بڵاو بۆتەوە لە وڵاتەیە تایبەت بۆ سترینی و ڤایرۆسە دروستکراوە یعنی مەرج نییە بۆ وڵاتی کە ئەم ڤاکسینە ئیشکا لەسەر باشە ئەمە دەرمانیان نا کیمیاویان نا ئەمە دەرمانە بەڵام ئەو دەرمانانەی کە زیاتر مەترسیدارن ئەو دەرمانانەیە کە مریشکەکان نەخۆشەکەون لە کاتی بەخێوکردنیانە لە کەڵگە پەلەوەریەکانە چەندەها جۆری دەرمانی وەکو ئەنتیبیۆتیکەکان بەکارێنرێت لەسەری باشە ئەمانەیە کە پێی ئەوترێت درەگ ریزیجوو کە لە لەشی مریشکەکەی ئامێنێتەوانێ و لە کەمترینیانەوە دەست پێکا کە لە 3 ڕۆژەوە ئەم پاژماوەی دەرمانە ئەمێنێتەوە لە لەشی مریشکەکەیە تاکو 7 ڕۆژ ئەمێنێتەوانێ یعنی ئەوەی کە پێویستە ئەوەیە کە پێش ئەوەی ئەم پەلەوەرانە بکرێتە بازاڕەکانەوە پێش ئەوەی یعنی کێڵگەکە بشکێنرێ و تەوزیعی پەلەوەرەکان بکرێت ئەمانە هەفتەیەک بۆ 10 ڕۆژ ئەمە جێبەجێکرێت لە تەواوی کوردستان ئێستا ئەم سانسۆرە لەلایەن حکوومەتەوە تەطبیق نەکراوە بەسەر کێڵگەکانە بەڵام ئەمە ئەکەوێتەوە سەرچی ئەکەوێتەوە سەر ویژدانی خاوەن کێڵگەکان خۆیان کاکە ئەی قەرار ئەی پەرلەمان ئەی حکوومەت ئەرێ باسی گاز و بەنزینە کەمەڵەن وڵا کەوتۆتە سەر ویژدانی خاوەن مۆلی دەکا باسی مریشکە کەمەڵەن کەوتۆتە سەر ویژدانی کاک نازمەکانی ئەم وڵاتە ئەرێ کاکە لە ئیدارەدانی دەوڵەتە خەڵک شت بەجێڵێ بۆ ویژدان کاک نازم بەس ئەم پرسیارم جواب بەرەوە خەڵک کە یاسا و ڕێسا هەیە و لە کە کۆلێژی قانون هەیە کە پەرلەمان هەیە کە تەشریع هەیە خەڵک شت بەجێڵێ بۆ ویژدان ئەی ئەگەر دوو لە ڕووی تۆ بێویژدان بووی کاگڕانس یەک حاڵەت هەیە لێرەدا من جوابیوت بە شتێکی ترە ئەیەمەوە هەموو ئەنتیبایەتیکێک باشە بۆ تەمەنی 40 ڕۆژ 35 ڕۆژ ئەگەر کولفێکی زۆرە ئەنی خاوەن پرۆژە خۆی ئەپارێزێک کە ئەم کولفەیە بەکار نێنێ چکەگە پرۆژێکی 30هزاری بێ باوەڕتەوە بای $2500 کولفەیەوێت بۆ 3 بۆ 4 ڕۆژ لەو ئەنتیبایەتیکەدا
دکتۆر ڕازەکە ئەنتیبایۆتیک هەیە 3 ڕۆژ بۆ 1 هەفتە لە لەشی هەمووی مریشکدا ئەمێنێتەوە. وەڵا بەڕازگۆیی جواب بدەمەوە. ئەوانش کە لە مەسلحەتی میلەتەکە و بەکارێنەرەکە. بەڕازگۆیی جواب بدەمەوە. وەڵام من بڕوام بە تۆ هەیە بێستۆنیش. دڵنیا بە بەڕازگۆیی جواب بدەمەوە. بۆی ئەگە مەجالم بی. ئەم مریشکە ئەگەر نەخۆشکەوێت لە ناو هۆڵی پەلەوەردا باوەڕت هەبێ ئەو دەرمانە لە لەشی ئەو مریشکە دەرەچێ ئەنجا ئەکرێتە بازارەوە بە حکمیەوەی دکتۆریشن هەموو لێرە دانیشم بە حکمیەوەی ئەو مریشکە ئەگەر نەخۆشکەوە لە ناو هۆڵی پەلەوەردا بەدە بە 15 ڕۆژ نایەتەوە تایمی خۆی. چەند پەلەوەرخانەی بێمۆڵەت لە کوردستانە؟ تقریبا تقریبا 600 بۆ 800 دانە هەیە. باشە تۆ ئەتوانی زمانی هەر هەموو پەلەوەرخانەکان نەخێر بەڵام ئەتوانم زمانی لە 1970 سنووری پارێزگای سلەیمانی بکە. باشە سنووری باشە من باسی بەڕازگۆیی پێدەڵم بەڕازگۆیی 1970 زمانی 1970 مریشکەکەی ئەو 120ی کە ئەمێنێتەوە تۆ زمانی ناکەیت وەکو بەرپرسی پەلەوەرخانەکان چەند هزار مریشکەکات؟ وڵا کاگڕنج لەوانەیە 2 میلیۆن مریشک بکات. 2 میلیۆن مریشک زمانی ناکات. ئێکەواتە قسەکەی دکتۆرە خۆیش نەیوتوە هەمووی. من بەڕازگۆیی پێدەڵم بەڕازگۆیی 2 میلیۆن مریشک کەس نازانێت چۆن بەرهەمدێ. کەس نازانێ بەم ئەم دەڕۆژە کەرنتی نەکرێ ئەمە بەس لە سلێمانی 2 میلیۆن مریشک ئەی لە هەموو هەرێمی کوردستان؟ وڵا لە هەموو هەرێمی کوردستان لەوانەیە 7 بۆ 8 میلیۆن مریشک. کەواتە لە ژمارەی دانیشتوانی کورد زیاتر. بەڵێ ها؟ بەڵێ 7 میلیۆن مریشک. بەڵام دکتۆریشمان هەیە بە ویژدانەوە کە عیادەی ڤێتەرنەری هەیە یعنی دەرمان لە 30 ڕۆژی 35 ڕۆژی بەکار نایەنێ یعنی بە ویژدانەوە. 7 میلیۆن مریشک وەکو بەرپرسی پەلەوەرخانەکان زمانی ناکەی زمانی 1970 سنووری پارێزگای سلەیمانەکەم زمانی 120ەکە ناکەم ئەی دەرمانی تر نییە کە لە عالەمە مەحزورە قەدەغەیە بەڵام بە قاچاغ هەردێ ئەگەر کەمیەکەی کەمیش بێ؟ کاگڕنج خۆی دەرمان قەدەغە کراوە یعنی یەکێک لەو دەرمانانەی کە ئەنتیبایۆتیکانی کە هەیە کلۆرامفێنیکۆڵە کە لە هەریک کوردستانیش خۆی قەدەغێ و لە وڵاتانی دەرەکیش هەر قەدەغە کراوە. بەڵام هەر نییە دێتە ئێرە. بەڵام احتیمال هەیە گومان هەیە ئەشێت ڕی تێچێت کە بە ڕێگەی قاچاغ بهێنرێت. خۆی ئەم دەرمانانە کێشەکەی چییە کاگڕنج؟ ئەم دەرمانانە بە پێی International Agency for Research on Cancer کە ئەمە برانچێکی ڕێکخراوی تەندروستی ژیانیە سەر بە WHO کە لێکۆڵینەوە لەسەر شێرپەنجە ئەکا کە لە ساڵی 1982 ئەم دەرمانە کلۆرامفێنیکۆڵ لە تووبیدا ئەنێ کە لەم گروپەیە دایناوە کە ئەڵێ ئەمە کارسینۆجێنیکە یعنی فلۆرفینیکۆڵ نەهاتۆتە وڵاتە بە قاچاغ بە درێژایی نیشکردنی تۆ؟ من وەکو تەجروبەی خۆم ناتوانم پێ بڵێم هاتووە یا نهاتووە بەڵام ئەڵێم قورس نییە ئەگەر بێتیش لە ڕێگەی قاچاغەوانەی داخلی هەرێمی کوردستان بکرێت. لەوەتی ئێوە لەم مەجاڵە ئیشەکەن ئەمە بەکار نەهاتووە بە قاچاغ لە کوردستان؟ ها؟ یەک دقە ئەزانم شت نییە کە لە عالەمە مەمنوع ئەوتۆ بینیوتە لە مەرج نییە ئەم ساڵ و دوێنێ و دەرمانی زەرد مەمنوع لە هەموو عالەمە لە هەموو عادەکانی کوردستان ئەفرۆشرێت. بەڵێ ئەمەشی تێدایە وەڵە؟ نازانم علمەکەی چێ من بەس دەرمانی زەرد علمەکەی نازانم چییە. دەرمانە زەردەکە لەسەر ئەو پرسیارەم زانیاری هەیە ئەوێ بۆ خەڵکی کوردستان. بەڵێ کاک دکتۆر. سەرەتا بەنسبەتی ئەو دەرمانی کاک دکتۆر ئاماژە پێکرد کلۆرامفینیکۆڵ لە دەواجینە بە هیچ جۆرە بەکار نایەت. من نەمود لە ناو دەواجنە. لە هیچ ئێستا بەس ئەتوانین بڵێن مادەیەکی مسارتنە وەکو بەکارێنان زۆر زیان بەخشە بەڵام ئەوەی کە ئەو بەڕێزە ئاماژەی پێکرد کە لە ناو دەواجنەکانە بە دەرمانی زەرد ناوی دەرچووە فیراڵتا دوێنە. هەمیش یەکێک لەو مادانی کە چۆنەڵی ڕێکخراوی تەندروستی جیهانی مەمنوعی کردووە لە زۆربەی وڵاتانی جیهان هەروەکو ئەمە زیان بەخشە ئەویش هەر مستارتنە ماوەی مانەوەی لە ناو گۆشتی مریشکە بۆ هەیە لە ڤێتەرنەری تا 22 تا 25 ڕۆژ ئەمێنێتەوە. ئەی بۆ هەیە لەوەی بە قاچاغیەت لەبەرەوەی ئیفێکتێکی زۆر سەریعی هەیە عیلاجی ئەو ئاژەڵەیە و پەلەوەرە بەکاریش دێت بەکار دێ بەڵام بە ڕێژێکی زۆر کەم ئەتوانین بڵێ لە 100 دەواجینە لە هەموو شوێنی باشدانێ دوان ئەگەر بەکاری بێنێ لە 120 ئەوەی کە لەژێر چاودێریانە 7 میلیۆن مریشکەکات ئەم ڕێژەکەمە ئەگەر یەک دەواجن بێت بەس کاریگەری ئەو دەرمانم بۆ باسکە لەسەر سەرەتان بەس مسەرتەنیاننا باڵ مسەرتنە هەیە نییە یانە
کاگرانج عفو قسەکەم تاوا نەکرد من آخر ئەم من مادەی یەکشتم مسەرتنە پێ بەڵام سەیرە هەموو ئێوە مادەیەک دکتۆرن هەموو مادەیەک مانەوەی لەناو لە شار ڕژێکی ئەزانم دیایە ئەوە سەیریکە من ناڵم تۆ پیاوێکی بێویژدانی بەڵام ئەوە ڕەنگە هەندێکیان لە قازانجیشیان نەبێەوە قسەیە سەیریکە ئێوە پسپۆڕن مەسەەن خەفیفێکەنەوە ئەوە هیچ لەوانەیە ئەوەی نەخوێن بێ بۆ ئەو مەسەەن بڵێ لە هەموو شوێنەکان هەیە و ئەشتوانی بیکڕی ئستا ناتوانانی بیکڕی حەزەکەی بەتەن بۆ تەکڕ حەزەکەی بەتان کاکە موادی مسەرتان هەیە نیە تۆ چیڵێ بەڵێ هەیە بەڵام کاگرانز ببوورە ئێمە وەکو خاوەن خاعە ئەگەڕێن بە دوای باشترین شتار لەبەر خاتریەوەی کە بەشەکانمان دەستمان ناکەوێت سیرکە من ئێستا قسەیەکەم لەوانەیە دکتۆرە بەڕێزەکان بەلایەنەوە شتێکی سیر بێ ئەگەڕێن بە دوای دەرمانێکا کە مریشەکەمان نەمرێ بڕواکەی من لەوانەیە هەندێک کات دەرمانی بەشەریم بەکارێنا لەوانەیە بەلایەنەوە سیر بێت لەبەرەوەی دەرمانەکانیان نیش و حیوانی شتێک ئەو دەرمانەی کە ئەیدەین بە مریشەکەی پسپۆر مەسەەن هەمووتان شروعی مناڵ بەکارێنم بۆ مریشکەکان لەگەڵ بەزە شروبەی بەکارێنی هەر لە هەمان لە دەواجینیشا هەیە شروبی مناڵ بەکارێنی چاکێکا شروبی مریشک بەکارێنی چاکی ناکە ناچارم بە شتێکی گران بیکڕم بۆی مریشکەکەم نەمرێ دەرمانی بەشەری بۆ مریشکەکانم بەکاربێنم پێکەنیشان پێم نەیە زۆر ئاسایی برا بەڕزکەم من لە تۆ باشتر ئەزانم بۆ نمونە توش ئەو شربەی ئاماژە و پێکرد مادەی بڕۆنکۆدایلەیتەرە مقەشەعە بەکارهێنی بۆ حاڵەتی بۆ نەڤایرۆسی ئایبی ئەوانی کە تووشی کێشەی ئەزانی ئەسەوەکو چیوە خۆت بێنە لەبەر چاوی من دەرمانە حیوانەکە ئیش ناکە بوو بەرە دکتۆر کاکە من بەرنامەم کردووە بۆ هینیش ئیش ناکا بۆ ڕەشە وڵاقیش ئیش ناکات خۆت لە بەرنامەکەمانەوەی کاک جەمال سەرۆکی کۆمەڵەی ئەمەی ڤێترنەریەکە سندیکاکە نەیوت کاکە دەرمانی ئاژەڵەکانیش ئیش ناکا دەرمانی ڕەشە وڵاقیش ئیش ناکا کاکرانز ئێمە ناچارین حەبی سەرێشە بەکارێنی بۆ مریشکەکانە ئیشمان بۆ بکەم یان حەبیچی لەم دوو مانگەیە 50,000 مریشکم فڕێداوە خۆم تۆڵی شروبی مرۆڤ بەکارێنم بۆ مریشکەکەم ناچارم بەکاری بێنم بۆی نەمرێت شروبی کۆکیانی تێ چابنەوە بەڵێ بۆ نیوکاسڵ بەڵێ بۆ نیوکاسڵ بۆ ئایبی بە تایبەتی بۆ ئایبی شروبی مناڵ بەکاربێنی لە دەرمانی ڤاکسینەکەی حیوانەکە باشترە لە دەرمانە ڕسمیەکەش بەڵێ بەڵێ باشترە چەند کەس واکە لە کوردستان کەم کەس واکە بەڵام ئەگەر ناچار بین ئەمانەیە هەموو ساحب قاعەکان تێبگەێنین کە ئەو دەرمانە لە باتی دەرمانە حیوانەکە بەکاربێنین هەرچەند ناشمان دێنێ جا شروبی مناڵەکان ناماندێنێ لەبەری قوقەقوق فترێکی تر فێری قسە ببن کاتی ئەوە ئێمە بە حەقەت کۆگاکان ناماندێنێ باشە دەرمانە زەردەکەش کە دکتۆرە لێ زۆر کەمە زۆرە ئەویش زۆرە بەڵێ بەڵام پێویست نییە بۆ قاعەوەک پێویست بڵێ ئەو دەرمانە زەرە لە بەڵام ئەگەر پێویست بێ ئەمە سەرەتان دروستەکە و ئێستا تۆ ئەتوانی بیکڕێ لە ڕاستیادا ئەوی چەند کەس ئەتوانێ بیکڕێ ئەگەر ئەوەی پێویستان بێت هەمومان ئەتوانین بەڵام ئەو دەرمانە زەردەش ئێستا کار ناکە ئەویش ئیش ناکە ئەویش ئیش ناکە دەرمانە زەردەر ئیش ناکە بۆ ئێستا ئەگەڕێمەوە شکور دەرمانە زەردەکە ئیش ناکا بینەرانی بەڕێز ئەو دەرمانە زەردەی ئەدرێ بە جوچکە زەردەکە هێنن زەردیان کردووە ئەماندنێ لە باتی ئەو دەرمانە زەردە ئیش ناکە بۆیە ئەوە هەموو ساحبقاعەکان وازمان لێ ناو کە بەکاریشی یعنی لەوەشە ئەیان خەڵەتانن بڵێ بەتەئەکید باشە ئەگەر ئێوە وەکو هەموو خۆپێداوەکانی ئەم دنیا دەرمانی ڕێکوپێکتان هەبووە دەعمتان هەبووە ئێستا مریشکتان نانارد بۆ 20 وڵات بەتەئەکید بەڵام ئێمە کە کار نەکا کە دەرمانەکە بدەم بە مریشکەکەم بەس پارەکەم لێوەرگێت بۆ چیمە چی لێ بکەم لە چێلگەیەکی 20,000ە 80-90 وەرەقا من دەرمان ئەکڕم بۆ مریشکەکەم لە هەمان کاتا مریشکەکەم ئەمرێ ئاخر بۆ بیکڕم کە چاکی نەکاتەوە بۆچی بیدەمێ باشە بینەرانی بەڕێز پاش ئەم ناوە بڕا ئەبێت چەند ملیۆن دۆلاری کورد ساڵانە بڕوا بۆ ڤاکسینی خراپ بۆ دەرمانی خراپ بۆ ئاژەڵ و بۆ ڕەشەوڵاغ و بۆ مریشک و بۆ جووچک هێشتا باسی جووچکمان نەکردووە برادێک لە ناو ئەمانە باسی ئەوەی کرد مشکیلەکە لە لای جووچک و هێلکەیە ئێستا گەڕێمەوە هەموو ئەمانە لە پێناوی مریشکا من نایکەم بەڵام ئەم خەڵکە ئەم خاوەن پەلەوەرخانانە
ئەیانەوە بڵێن ئیتر بەسە با ئەم کەرتە چاپ بکەین ئەمە هەم گیرفانی ئەوانی وێران کردووە هەم تەندروستی خەڵکیشی وێران کردووە ئێستا ئاگەڕێ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست جارێکتر سڵاوتان لەبێ کاک دکتۆر من پرسیارەکەم ئاڕاستەی جەنابەت کرد باسی ئەوەم کرد وتم ئێوەی پسپۆڕانی ڤێترنەری کە چەندین ساڵ خوێندووتانە ئێوە حەقە واقعەکە و ڕاستیەکە بە حکوومەتی ئەم وڵاتە و خەڵکی ئەم وڵاتە بڵێن من گومانم لە دڵسۆزی و ڕازبێژی جەنابەت نییە حەدیشم نییە قسەی جەنابەت هەڵبسەنگێنم بەڵام خلافێکم بینی خاوەن پەلەوەرخانەکان زۆرینەیان لێرن ئەڵێن بەڵێ ئەو دەرمانە مسەرتەنە قاچاغانە هەیە جەناب ئەڵەی زۆر کەمە ئەوەڵێ بەتە نەتوانم بۆ بکڕم کاک ڕەنجیان دەست خۆش بێ بەنسبەتی وجود ئەو دەرمانە بەڵێ بە فعلی هەیە ڕۆژانە لە کەرکووک و لە جنوبی عێراقەوە بە شێوەی قاچاق چەند بێ توانی داغڵیکەی بە قاچاق دێ بەڵام هەرێمی کوردستان نا ئەها ئەمە کەوتە سەر ویژدانی ئەو دکتۆرە بەڕێزەی کە ئەو ئیشاکە و ئەو خاوەن پرۆژە پەلەوەریە کە ئیشەکەی ئەوەیە تۆ بتەوێ چەندێکە توانی بکڕی لە ناو شوێنە ڕاستیەکان وەکو ویستن ئەتوانی بیکڕی بەڵام ویژدانی ئەو دکتۆرە دەورە بینێ کە ئەیکڕیان نایکڕێ من ئەو بەڕێزانە زۆربەی لەواچە من بناسن من وەکو خۆم باسی تەجوبەی خۆمەکەم بەدیل ئەو دەرمانە هەیە کاکە تۆ فیرالتادۆن بەکارمێنە تیامولین بەکاربێن هەمان ئیشی بۆکە هەمان نەتیجەشی ئااتێ بەڵام لەگەڵ ڕێزمە هەنێ دکتۆر هەیە بە فعلی تا ئێسش ئەیفرۆشێت ئەم ڕاستیە ناتوانین بشارینەوە بەڵام من تەجوبەی خۆم ئەوەنی توانیومە خاوەن پرۆژە بەڕێزەکانم ئاگادار کردو لە مەترسیەکان دەرمانەدانی خۆتەوە ئاگادارە کردوون بە خۆشحاڵیەوە لە سەدانە و نوشیان ئەمادەیان بەجووی خەڵکا لەسەر تەلەڤیزۆن بڵێ ئەم مادەیە بەم پێکاتەیە بەم قوتووە بەم عولبەیە بەم باچنەمبەرە ئەمە سەرەتان دروستەکە بەڵام ئەوە خۆ دەرمانی تریش هەیە بەس ئەمە زۆر لە ناو خەڵکیا کە ناوی ڕۆشتەوە بەڵام شتی تر هەیە زۆر لەو خراپترە بەکاریش دێ یەک نمونەی بچووک بۆ بەڕێزێنمەوە ئەو کاک دکتۆر ئاماژە بە کلۆرانفینیکۆڵ کرد بە هیچ جۆرە لە داواجینە بەکار نایە بەڵام لە سەیدەلیە بەشەریەکانە بە قەتەریچە ئەفرۆشرێ ڕۆژانە خەڵکی بەکارهێنێ و بۆ چارەسەریش بەکارهێنێ قەدەغەشە بەڵێ قەدەغەیە بەڵام بۆچی بەکارێت یعنی تەنا کێشە سەرەکی پەلەوەر نییە تۆ توانی ئاخر کە قەینا تۆ مەسەڵەن جەنابەت دەفەرمووی قەدەغەیە بەڵام بۆچی بەکارێنێ مەسەڵەن ئێستا دایکی من و تۆ بچێتە چاوی بێشە وەنیە من چوزانم ئەم قەترەیە لە عالەما مەمنوعە و آخر ئێمەش ئەم بەنامەی بەڕێز لەسەرەوە ئەبێ حکوومەت پێداچینەوەیەکی سەرتاسەری بە کەرتی دەرمان چ لە بواری بەشەری بێ چ لە بواری ئاژەڵی بیێنێتەوە یعنی ڕاست یاساکان بە وەرەقە و بە کتاب هەیە بەڵام تەطبیقی نییە ئەیچی لە چاوە یعنی بەڕێز یان هاتوو کۆمپانیاکی داناوە بە حساب فەحسی مریشک و گۆشتی بۆ کات تەنها وەرەقەیەک داهاتێ و پڕێپارە و لێسەنێ هیچ فەحسە وجودی نییە سوابێ لە مریشکەکە وەرەگرێت وەکو کە ئەو بەڕێزەوتی ئەڵێ دوای 24 ساعت وەڵام تێمەوە کە ئەم سوابە تەنها دڵیان بۆ فەحسی ڕەپیتێز بەکارێنێ نە فەحسی عەلەفەکرێ نە فەحسی ئەنتیبیۆتیک ڕسیستان دەکرێ نە هیچ فەحسێکی تر ئەکرێ هەر ئەوەیە بڕەپارەیەک لەو بەڕێزانە ئەسێنرێت گۆشتەکەش بۆ کوالیتی ئەخرێتە بازارەوە کەس نازانە ئایا ئەم گۆشتە ئەنتیبیۆتیکی تیاماوە تیای نەماوە کوالیتی چۆنە چۆن نییە ئەمە یعنی حکوومەت ئەبێ بەڕاستی بەجددی بچێتە ئەم بوارەوە چونکە ئەم کێشانە لە هەموو وڵاتی وجودی ئەو دەرمانە زەردانە ئەوە سەرەتان دروستەکە دەرمانی زرد یەک دەرمانە نەکۆمەڵێ دەرمان فیرەڵتادۆنی پێوترێ و بەرەزەوتی ئێستا زۆربەی وای لەهاتوو بە قاچاق نییە شتەکە قاچاقە کوالیتیشی دابەزیوە تێکەڵیشتی ترەکرێت ئەوەنە تەڵەبی لەسەرە دابەزیوە لە جنوبی عێراق تەڵەبێکی زۆری لەسەر بە ئاساییشە فرۆشرێ لێرە توانین لە 1000 دەواجن بڵێ دانێ دوان تا 5 دانە ئەگەر بەکاری باش ئەگەر 5 زۆر پێویستە 5 دەواجن لە سلێمانی بەکاری بێنێت چەند هزار مریشکەکە ئەگەر ئەو دەواجینەش بەکاری بێنێت ئەگەر دوو داوازن بەکاری بێنێت ماوەی یاسایی خۆی withholding پیرۆدی تەواو کات بۆ نونە ڕێکخراوی WHO ئەڵێ 25 ڕۆژ لە ناو گۆشتە ئامێنێتەوە ئەگەر دوای 25 ڕۆژە بیفرۆشێ ئەو مەترسیە یعنی خەتەرناکە نییە کە ئاوە بڵاوکرێتەوە بەس توێژینەوە کراوە دوای 25 ڕۆژ مەترسینە هەزاران توێژینەوە مەمنوعی کردووە توێژینەوە هەیە ئەسڵەن ئەڵێ 2 هەفتەیە من زۆرترینی پێڵم کە ئەڵێ 21 بۆ 25 ڕۆژ لە ناو گۆشتە بۆ مەمنوعە ئێمە مەمنوعە لەبەرەوەی مادەیەکی مسەرتنە یەکێکە لە هۆکارەکانی سەرەتان لە ئینسان و حتا لە حیوانی شاگەر تەمەنی درێژ ئێستا ئەشتوانی لە سلێمانی و هەولێر و دۆک نەک لە سلێمانی لە هەموو عێراق توانی دەسەکەوێت
دەرمانی زەر تازە لێرە جەم لێبی 23 ساڵێکی دەوازین دەکەم وەکو کۆمەڵی پەلەوەر لقی سەکی بەڕێزی تەواو ناوکی فیرالتا دۆنە وەکوتم لە 1945 قاعە ناکرێتە پێوەرتۆ ئەم کەرتەی پێ بڕوخێنی قوربانە نەمان دیتە کێ کەرتەکەی ڕوخانەوە یعنی تو ئێستا کۆمەڵە کەسی نابەرپرس ناو بەناو لە سوۆشال میدیا قسە ئەکەن خەڵکیە ترسێنن لە کوالیتی ڕۆژێڵە مریشکی سوور بەکەڵک نایە ڕۆژێڵی باڵی مریشک ناخورێ ئەمانە بەڕاستی نەبوون بەرپرسیاتی لەو بەڕێزانەیە نوعی قسەکانی من وانە من باسی بەڕێز ناکەم من مەسەڵەن منبەرم من باسی هەرزانیوە کە ئەم شتانە ڕاستکەینەوە من تۆی قسەمان کردووە هەردووکمان بەڵێ تۆ خۆت ئەڵی ئەمە قەدەغەیە سەرەتان دروستەکە خەڵکی بێویژدان ناتوانێت بەکاری بێنیان نا بێگومان نەتوانێت بەکاری بێن نەک پێنج دەواجن 100 دەواجنیش ناتوانێت بەکاری بێنە تەنها هۆکار نییە کە بووەتە سەرەتان بۆ نمونە لە ئەی باشە بۆچی باسی قڕکەرەکان ناکرێت کە بە ڕژەیەکی زۆر لە بیتە پلاسیکەکانە بەکارێ بۆچی باسی لەسەر کرد ئەسەن حەزەکەم زانی کۆمەڵە بیت هەیە کۆمەڵە ژووری پلاستیکیە هەر ئەوەندە دەرمان ڕژێنراوە پێستیسایدەکان ئێستا بیتەکانیان گواستۆتەوە ئەرزەکەی زەراعەتی تیا ناڕوێ هیچی تیا ناڕوێ مەبەستی من چێ ئەوە بەرنامەمان لەسەر نەکرد بەپرسانە لەوێ نەبووی هەر ئەرزەکەی سوتاوە زانی چی وەکو چەکی ئەو چەکەی لە هێرۆشیما و ئەوە بەکارگرنج ئەتوانم بڵێ گۆشتی مریشێک لە وڵاتەیە سەلامەترین گۆشتە کە لە عێراق وجودی هەبێت پێ سانیە پێ بەس پێ سانێ مەجالم بە ئێستاش بۆ هەموو شتای کە ئەم برادرانە بەحسیان کرد ئەم دکتۆرە بەڕێزانە بەحسیان کرد بە تەعداوایەڵم پیسترین دەواژینی خۆمان لەم کوردستانی لە مریشکی دەرەکی پاکترە باشە ئەمە ڕاستە بەڵام ئەکرێ پیسترین دەواجنمان نەبیاننا بۆ خۆمانڵین بەڵام کاکەمیلەتی بچکۆلێ کاگڕنج ئەمەش خەتای حکوومەتە مەسەڵەن ئەبێ حکوومەتی ئەبێ کارێ بکەین حکوومەتی عراق مەسەڵەن ئێمە توانین بین بە بازاڕی ملیۆنان کەس ئەتوانین بین بە بازاری ئێران و بازاری عراقیش خەڵکێک بڵێ شتێکی کوردستان بێ کواڵەتەکەی لە 100 ئەتوانی بەس لەبەر کواڵەتی وا بکەی خەڵک لە بەغام زاهرە بکا بڵێ من بەس مریشکی کوردستانە بێ بەس مریشکی کوردستان بخۆم وایە بەڵێ ناتوانین بەغا داوای مریشکی کوردستانە شتێکی زۆر باشە ویستە چی بڵێ نزیکی باسی دەرمانی زەر دەکەن من پێش بەرنامەکەش وتم گرنگترین شت مهمترین شت چییە جوچکە و هێلکەیە هەر وڵاتێک مریشکی دایکانەی کەوا جوجک بەرە هێلکە بەرەمێنێ بۆ جوچکە بڵین ئەگەر مایکۆپلازمای هەبێ بە شێوە علمیەکەی و دکتۆرەکان نەزانن لەگەڵ سامنەلایە ئەو حەقلە دەبێت لە ناو بدرێ عێراقش بۆ بەزەبڵدان کامە هێلکە خراپە کامە شتی خراپە دێتەوە ئەگەر هێلکەی خراپ نەبێت جوچکەی خراپ نەبێت دەرمان زەردت ناوێت ئەنتیبیۆتیکەر بەکار نهێنی جوچکەی خراپ هێلکەی خراپ ئەم وڵاتەی وێرا بەراورد بە وڵاتانی دەرەوە ئێمە ڕێژەی بەکارهێنانی ئەنتیبیۆتیک و دەرمان و موادە چالاکەرەکان چەنە 100 نەک 150 ئێوە چەندی قازانجەکەتانە ڕوا بۆ ڤاکسین و دەرزی و دەرمان زۆرە ئیستا من کاک دکتۆر حەقلێکمان نەبوو 45,000 باشە فەحزمان کرد لە یەکەم ڕۆژە مایکۆپلازمای بەرز بوو نەخۆشیەکەی نەخۆشیەکەی هەر دەبێت لە 10 ڕۆژەوە دەرمانی بدەیت ئەوە دکتۆرەکان نەزانن باشتر زانن کاتێک گەشتە 35 ڕۆژ هیچ عیلاجێک نەما وتی دەرمان زەرد دەبێت دەرمان زەردی بدەیت حەلی نییە دەرمان زەرد من 45,000 مریشک 15,000 مردووە 30,000 مریشکە ناچاری کەوایە 6,000 عایلە لێخوا 6,000 خەڵک لێخوا دکتۆرەڵێ بە دەگمەن هەیە شتی وا هەیە چۆن یعنی بە دەگمەن دەرمانی زەرد بەکار بێت بەکاردێیان نا بەکاردێ بەس کاغڕنج من کاتی پێویستە کاغڕنج قسەکەی نازم تەواوە خراپترین مریشکی ئەم وڵاتە لە باشترین مریشکی دەرەوە باشترە بەس بە شتێترش بڵین با ئین نەکەین مریشکی ئەم وڵاتە باشترین مریشکە لە یەکەم ڕۆژەوە هیچ پیسیەک خراپیەک تەحمل ناکە بە باشترین شێواز بەخێوە لە جوچکیەوە مەسەڵەن ئێوە دەستەکەن بە بەکارهێنانی دەرمانیا چەند ڕۆژی یا لە یەکەم ڕۆژەوە بە ڤیتامینات و ئیتر ئەگە حەسە جوچکەکەی خراب نەبێ ئیتر دەرمان خراپ چییە؟ جوچکە نەخۆشی دایکانەیە چۆن سە بڵین لە بەشەری مناڵ
تا لە سیما هەیە لە دایک و باوکە و بە ڕۆشتووە ئەڵێ من ئاینە. پێتەڵم جووسکی خراپ چییە باشە دەست خۆش مامۆستا تۆ زۆر مەحبوبیت جووسکی خراپ چییە؟ جووسکی خراپ سێ چوار جۆر هێلکە هەیە کە لە دەرەوای هێنن بە تایبەتی ئەم ماوەیە جووسکێکە پێڵێن ئازەری چی؟ ئازەری ئازەری ئەم هێلکەیە هەرزانە خاوەن مەخفەزەکان ئەچن ئەیهێنن بۆ منە جووسکی بەلجیکیمان هەیە جووسکی هۆڵندیمان هەیە بەلجیک و هۆڵندێکە باشە ئەچن جووسکی ئێرانی هێنن کە خراپە تێکچی ئەەکەن بۆ ئێمە لەگەڵ ڕێزما بۆ ساحب مەخفەزەکان هەمووی تێکەڵەکەن بۆ منە 100,000 هێلکەی بەلجیکی هێنێ 40,000 هێلکەی لەگەڵ 40,000 هێلکەی ئازەریا تێکەڵێکە ئەی هۆڵندی وشت هۆڵندێکە باشە بەلجیکێکە باشە ئەوانەی تێکەڵ ناکەن سیرک بە تێکەڵ چیەکەن بۆ نمونە هێلکە خراپەکانێ لەگەڵ باشەکەی تێکەڵێکە بە من هەر ئەڵێ باشەکەی ێ هەر زەر دەخۆ من یعنی هەر یەکەی پێکاتەیەەکە هەر یەکەی جۆرە پەروەردەیەکێوە هەر یەکەی جۆرە مقاومەیەکێوە وەنیە کاکتەر ئێمە چیمان لێ ئەوە فێڵکردنە لەمان لەوەیە سێ چوار جۆر هێلکە تێکەڵەکەن یەکیان گرانە بۆ نمونە دایکانەی 34 هەفتە بێ باشترین هێلکەیە ئەچێ لەگەڵ 40 هەفتەکەیە تێکەڵێکە بەیانی 40 هەفتەکە لای من نەخۆشەکەوێ ئەوەی کەشی پێوە نەخۆشەکەوێ هیچ ئەوە دەرمانەی بە هەمویان هیچ ساحب مەخفەزێکی ژنیە حاجی بێ مەلا بێ ئاغا بێ چۆخا بێ تێکەڵی نەکات تێکەڵێکن ئیلا ئەبێ خۆت بچی هێلکەکە بکڕی بێنی لە مەخفەزەکە داینی لەگەڵ ڕێزما بە ساحب مەخفەزەکان هەمویان تێکەڵێکن ئێمە بەوە ماڵکاول بووینە ئەو جوچکە خراپە ئەکاتە باشەکەەوە خراپەکە نەخۆشەکەوێ باشەکەش نەخۆشەکەوێ دەست خۆش خوا کاک جەمال ئەوە حاڵ و وەزعە وەک وەزارەتی کشت و کاڵ تخوا ئەوە وەزعە بەڵێ دەست پێکەین ئێمە مەجانمان بێ تەمان من زۆر سپاس بۆ بەرنامەکە کاگران بابەتێکی زۆر باشە هەڵبژاردووە من لە یەک پرسیارۆ دەست پێ یەکەم تۆ گرنگترین شل لەلات پاراستنی تەندروستی خەڵکەوە متابعی زۆر بەرنامەکانتم بم بەرنامەشەوە ئەو هەموو قسەی کەی لەسەر لە نەتیجە بۆ ئینسانە من لە یەک شتی دکتۆر هەرێم و دەست پێ یەکەم کاک دکتۆر هەرێم ئەوەی لەسەر مریشێ گوتی نابەرپرز نەبوو من بوو متم و پشبەسیشم بە یەک دنیا بەڵگەی زانستی و جەناب دکتۆری ڤێتەنەری من ئەندازیاری کشت و کاڵی سامانی ئاژەڵم هەر کەسێکیش ئەتوانێت دڵنیایی تەندروستی بدا بە خەڵک دەستخۆشی لێ یەکەم عیلمەکەی من دەڵێ ئەمە مریشکی هێلکەیە مەهامی سەرەکی هێلکەیە مریشکی گۆشت سیفاتی جایە زانست جۆرێکی مریشکی بەرهەمهێناوە پێتەڵەن نابەرپرس من وتم ئەم مریشکی سوور نابێ بخورێ لەبەرەوە لە ڕووی زانستیەوە بەهای خۆراکی نییە و ڕێژەی 500 ڕۆژ ئاسایی 500 ڕۆژ مدەی حیاتێتی بە دیاردەی تەجوع و قەلەشیش خۆتان نەزانن کاک جەمال بەس ئەم قسەیەنەکەم بۆ مەتەقە کەواتە 100 ڕەنگە بە بەرمیل دەرمانی بیرێتە تۆ 2 ساڵ 2 ساڵ قسەکەمان لەسەر ئەوە نییە و من قسەشم وتووە ئەوەیشی وایە بچن دڵنیایی تەندروستی بدا بە خەڵک ئێمە لە ڕووی تەصنیفی مریشک لە سامانی ئاژاڵ دکتۆر هەرێمەڵی خۆم ئارەزوی جەنابێتی من وەکو بەرپرسی ئەو قسەی خۆم خۆشم با پێ بەڵام حەزەکەم زایدەقەڵ زیاتر حەزم لە مریشکی سوورە بەڵام زۆربەی خەڵکی ژوایە ئەڵەن زیاترەی کوڵێنی تر نازانم ئەم ئاوە خۆشەیە ئەمووی ئەنزیم و دەرمان چاورێکەیە من ئەگەر دکتۆر قسەی خۆتان کرد گوێن لە هەمووتان کرد من مەبەستەکەم خوانە خواستە نە لێدانە لە کار و کاسبی هیچ کەس وەنە لە هیچ کەسمان داوە و ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە من پێم خۆش بوو لە مەسلەی ڤاکسینە من اختصاسم بەڕاستی دەرمان و ڤاکسین نییە بەڵام زۆریش نزیکم لە خاوەن پرۆژەکانەوە بەسەرجەم بازنەکانی پەلەوەرەوە من بۆیە لەوێ دەستم پێکەوتم بەڕاستی نابەرپرز نیم و چۆن تۆ خۆت من بە ئەخلاق و کارەکەمەکەم شایەتی دەم ئەوە هەموو ئەوانەی لەگەڵمان کارەکەن بە خاوەن پرۆژەکانیشەوە هەم دەعمیانم هەم لە ڕووی زانستیش و ئەوەندەم پێ بای ئەوەندەم پێیەکە قسە لەسەر ئەوەکە مەمە یەکەم دوایی چی شتە بوو ئەتوانی قیچێکا ڕەخنەکە من لەسەر یەک بابەت یەک دقا با تێبگەین بریشکی سوور بخۆین یان نەخۆین
بەڕێی ئێمە لە ڕووی سامانی ئاژەڵەوە دوای ئینتاژی هێلکەکەی بۆ خۆراکی مرۆڤ لە هیچ شوێنێکی دنیاە بەکار نایێت. ئەمە وەکو قسەی حکوومەت وەرگرم من شخصی وەکو سامانی ئاژەڵ تۆ نوێنەری وەزارەتی وەکو حکوومەت لێ وەرگرم مریشکی سوور نەخۆین. من ڕێی شخصی خۆمە بەڵام ئایا زانستە زانستە بەڵێ زانستە هیچ شوێنێک لە هەر شوێنێکی دنیا بینیتان بەڵگە سلمێنراوە بەڵێ لە ئێرانە نزیکترین تان بچنیەکی مریشکێکی ئومەهات و دوای هێلکە بخوا باشە ئێران بەحستان کردووە ئێستا بەڵێ پێکاتی گۆشتەکەی هینی گۆشت جا منیش ویستم قسە لەسەر ئەوە بکەم بەڵام فەحسی ئەنتیبایۆتیکەکانیان بۆ کردووە کە لەسەر و ستانداردی جیهانی لەناو لە لەشی ئەمریشکا هەیە و ژیانە تەندروستیەکانی من هیچ گرفتم نییە بەس من ئێستا ئەو پیاوە یەک دەقە ڕەخسەتت دەدەم ئەو پیاوە قسەم بۆ بکە ئەتیادیە بەس تۆ هەرچەندە من ئەزانم تۆ بەردەوام دەیتە بەرنامەکانەوە ئەوەندەی بۆ تەکرێ وشیاری ئەی بە خەڵک بە ویژدانەوە قساکەی بەڵام بەڕاستی من ئێمە چاوەڕێمان زۆرترە لە تۆ حکوومەتی یعنی تۆ نابێ مەسەلەن تۆش گلەیت هەبێ ئەی باشە مریشکی سوور خراپە ئەی جەنابتان لەوێت چیەکەن بۆ قەدەغی ناکەن بەڵێ جا ئەوە من ئەمە قسەی من نییە ئەمە قسەی کەسێکە کە بەرپرسە قسەیەکی زۆر جوانە تۆ خۆت دەزانی پێم مەڵی مەی خۆ لە بازاڕیشە حورمەتەن بۆ من حورمەتەن بۆ جەنابی وەزیر و وەزارەت بەشداریم کردووە لەم بەرنامە وەکو پێگەی خۆم بەشداریم نەکردووە وەکو سامانی ئاژەڵ دەوە چێ هەنێ دەسەڵات هەبێ من قسەم بەڵام من وەکو بەرپرسیارەتی ئەوە متووە طبعاً گفتوگۆیە ئێستا لە وەزارەت گفتوگۆی لەسەرەکرێ شتی لەسەرەکرێ و من ڕێی خۆمم داوە لەسەری ئەو بابەتە یعنی احتیمال لە قەدەغە بکرێ نازانم چاوەڕێیەکەین با چونکە بابەتە تەندروستیەکە عیلاقەی بە برادەرانی ڤێتەنەریەوە هەیە سەیریکە ئێستا لەبەردەممە مامەسا جەمال مامەسا جەمالی هاونیشتیمانی ئەڵێ زۆر خراپە و مەیخۆن هەر ئەم مامۆستا جەمالی نوێنەری حکوومەتە ئەڵێ نازانم قەدەغاکە منەڵە مەیخۆ ئەگەر هەر پۆستەکەم بێ و هاوڵاتیش بم لەگەڵ خواردنیان نیم بە هیچ شێوەیەک لەبەرەی بە علمی سەلمێنرا بەڵێ کاکە علمی پەلەوەر خۆتان نەزانن تەصنیفی مریشی ئەمە ئومەهاتی هێلکەی تەفقیسی مریشی گۆشتە ئەمە ئومەهاتی مریشی هێلکەیە ئەمە مریشی گۆشتە دەرمانە زەردەکە لە هەولێر هەیەە لە دهۆکەیانە چی دەرمانە زەردەکە و برادەراڵە نازانای بەڕێزم کاکزریان منی زۆر لە ناو چونکە اختصاسەکەم دەرمان نییە ڕاستیەکەی زۆر ئینە بەڵام منیش بیستومە لیان لە زۆر خاوەن قاعەنە لەم ئەزانم ئەو دەرمانە هەیە و توانە هەیە بەڵام دواییش من لەگەڵ ساڵی کەنە نیشاستەوە لەگەڵ دکتۆری زۆربەی دکتۆرەکان هاوڕێ من پرسیاری ئەو زەردەم کردوتم کاکە من نازانم ئەم زەردە چییە شاستیانێ نێوازان وتم ئەم دەرمانە زەردە چییە بۆی شەرح کردوم ڕاستیەکەی چونکە من قسە لەسەر شتێک ناکەم اختصاص خۆم با ئەو خاڵانی تریش کە نووسیمە حەزەکەم پرۆژەی بێمۆڵەت بە دڵنیاییەوە پرۆژەی بێمۆڵەت لە سنووری سلێمانیا پرۆژەی بێمۆڵەت تەقەنهینی ئەمڕۆ سبەی نییە کاگەزانم هینی 32 ساڵە بەڵێ ینی لەو زەمەنەوە دروست بووە بەڵام زۆرترین پرۆژەی بێمۆڵەت کە دروست بووە لە کۆرۆنا و جەنگی داعشەوە کە هیچ سیستەم و ئەو سنوورە لەم باسێم سنوورەت بۆەکەم بە کۆی گشتیش یانێ ئاگام لێە زیاتر ئەو زەمانەی کە شەڕی داعش بوو و گرفتی ئابووری چەندانە هەیە من سنووری سلێمانی زانم تێپەڕیوە لە 150 ئەوانیش بەپێی وەڵی داتایەکی دقیق نییە بەڵام ئێستا خەریکی ئەوەین بەڵام خۆشبەختانە شتێکی تر هەیە هەموو ئەو تەجاوزانە من وەکو سامانی ئاژەڵ هەمیمیاوە بە داواکاری گشتی هەمیشیم بە نووسراو هەیە هەمیشمانیاوە بە لایەنە ئیداریەکانی قەزا و ناحیەکان کە ئەوان ئەن لەم دقیقەی کە تۆ قساکەی مریشک بەڕێوە نیە بۆ بازار تۆیش نازانی جەنابی دکتۆریش نازانێت کەسیش نازانێت چۆن بەرەم هاتووە هەیە نیە هەیە بەڵێ ئێسویستم بگەم ئەو خاڵێکی لەو خاڵەتە لەو خاڵانێ بۆ تەجاوز ئێستا داواکاری گشتی هاتووەتە سەرخەت کە داوای زانیاری و ئێمەش بە چڕی خەریکین ئەیدەین بە داواکاری گشتی بۆ ئیجراعات ئەمە هەواڵێکی باشە من لە لای منەوە بە داواکاری گشت هەموو ئەو تەجاوزانە کە بە نایاسایی دروستکردەوەن بەشێکی زۆریان کاگرانج بڕوابێ هەر نەک ڕێنمایی هیچ شتێک نایگرێتەوە گەورێکی حیوان بگەێنی لەوە باشترە بەس خەڵکێکیشی تیا مەسەڵەن ئەڵێ کواڵەتی و بابێن کەشفی بکەن ئەوانەی من لە ڕسمیەکان باشترن هەشیەتی تایەتی بە هەڵەیەکی خۆی بووە بە تەجاوز بەڕاستی جاری واشە بە هەڵی فەرمانبەرێکی ئێمە لە کەشفێکە
دوور نییە ئەوانەش یانێم هەڵانەش یعنی ڕێکیە خان نەک کۆمپلێت هەمووی نە ڕێکیە خەین ئەوەی ئەتوانرێ کە چاک بکرێت و مۆڵەتی بدرێت و بگونجێت و هیچ تەسیراتی سەلبی نەبێت بۆ پرۆژەی نازمە لە حوسەدانە هەیە کە نازم بە حکمی ئەو پەیوەندی کە لەگەڵ کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکانە هەیەی لەگەڵ کۆمەڵی کێڵگە پەلەوەرەکانیان لەوەی ئەو ژمارانە بزانێ ئەمە ئەو بابەتە هێنانی دەرمان و ڤاکسین من وەک بزانم برادێکی تیاڵە من دوودانم هەیە بەس حەز ناکەم قسەکە لەبەرەوەی کە هەموو ئەو شتانەشەڵێ کە لە زەرەرێتی منیش زۆرە ترسم دوای بەرنامەکە هەمووی زراعەتەکە بێ بۆی بچن محاسبەی ئەو بکەن بەس ئێستا گەڕێمەوە باشە خوا و برادەر وازم لێ بێنە مایکەکە و نایانە بینەرانی بەڕێز ئێستا گەڕێمەوە. بنەرانی بەڕێز سڵاوتان لێبێت وەڵی هەندێک جار کە تراژیدیا گاتە ئاستێکی زۆر کوشندا پێکەنینە دێ نازانی چی بڵێ نازانی لەکوێوە دەست پێ بکەی من هاتووم بەرنامە لەسەر مریشک بکەم بەڕاستی باسی قەتری چاوی تێکەوە لێرە ئەڵەن ئەو دەرمانەی کە بە قاچاغ هەیە ئەی بۆ باسیەوە ناکە ئێستا بە قەتر بە ئەیرا بە مریشک ئێستا بە قەتری چاو هەیە و سەرەتا ناویشە ئەخر وەڵی پێکەنینە دێ وەنیە دکتۆر کۆمیدیا وەنیە ئەم برادر هەڕڵێ و مایکەم بەرە بەڵێ سیان بە ئەڵڵا من 10 ساڵە قاعم هەیە هەموو وەجبەیەک غێری مریشەکەی خۆم هیچ جۆرە مریشێکم نەخواردووە بۆ هەموو جار نەم بەبەستم هەموو جارێ ئەوەندەم بردوێتەوە هەتا مریشەکەی کەم پێگەیشتەوە بۆیە مریشەکان لە خەڵکی تر نایکڕی هەمانە بۆچی بیکڕم مریشەکانمان بە جوانترین شێوە پەروەرداکەین ینی ئەگەر پیس بێت کە من خۆم خواردم قەیچەکە تۆش بیخۆ وەڵاهی ئەم جاریش ئەڵێم وەڵاهی بە جوانترین شێوە ئەو مریشکانە پەروەرداکەین مۆڵەتیشی هەبێ و نەبێت مۆڵەتی هەبێ و نەبێ سەرجەم خاوەن چێلگەکان لەبەرچی تۆ ئەترسی ئەگەر غەڵەتێ بکەی مریشکەکە تەمرێ کۆمەڵی خەڵکەیە لە ڕوانی بەسەر چوو نازان چی ئێستا شکر هەمووی معمل لە معمل عەلەفەوە یێنێ بەڵام وەڵی سەرجەم چێلگە پەلەوەریەکان مریشکەکەیان بە پاکی دێتە بازاڕەوە ئەمە من شایەدی ئەوە ئەدەم و خۆشم لەوەتی قاعم هەیە هەموو وەجبەیەک تەنها مریشکەکانی خۆم داوە بە مناڵەکانی خۆم ئیتر خەڵک چۆن بیرەکاتەوە لە مریشکەکە خراپە پیسە ئەمەیان ئازاد سوپاس قوربان و سپاس لەسەر مەسەلەی دەرمان هەچەند ئێمە وەکو سامانی ئاژەڵ کەم و نزیک زیاتر پەیوەندیمان بە دەرمانەوە نییە بەڵام وەکو وەزارەت ڕێنمایی تایبەتی هەیە هێنانی دەرمان بە ڕێنمایی ڕێکخراوەوە لە ڕێگەی ڤێتەنەری و سەندیکای پزیشکانەوە ئەم پرۆسەیە دێ ینی من قەنەعەتم وا هەیە ئەوەی بە ڕێگەی فەرمی بێت بڕوام هەیە کە کوالیتێکی باشی هەبێ بەڵام فعلەن ئەو قاچاقوشتانە من نەزانم وازام زۆر جاریش باسکەی کاک نازمی زوو باسێکە هەیەڵێن لەژێر تایی سیارەوە ڤاکسینە هێنن بە قاچاق و نازانم لە شوێنی وای شارنەوە وەڵحاصڵ ینی بە ئەوەی بەڕام بکە ڕاستە بۆ مریشکە بەڵام فەرقی نییە لەگەڵی بۆ مرۆڤ بێت بەڵێ ئەوە مەبەستم لەو بەس هەنگاوێ دواکەوێت بەڵێ چان سەردەمی خۆشی ئێمە لەگەڵ کاگنازما لە لیژنەی سامانی ئاژەڵی سلێمانی وەکو ئارا ئەمە قسەکەم نەک پشوکی کەمەوە لە هەل لە سلێمانیە سەدەمی خۆی ڕەمانوا بوو کە لە لیژنەکانی قایم قامێتە یام لە هێناوا بکەین کە لیژنەیەک دروست بێ بۆ چاودێری و هینی دەرمانەکان بەڵام بەداخەوە نەگەشتینە نەتیجەکە بۆ دەرمانی ڤێتەنەری ئەوە تەرحێکی وامان هەبوو لە لیژنەکە بەس وەزارەت ناتوان بڕیار بن بڵێنە ئەبێ هەر بڕیادرێ ینی ناکرێن نەکرێ خۆ وەزارەت هەنێ شت مەحەلیە ینی هەنێ لە ئیدارەی ناوچەکان ئەتوانن خۆیان کۆمەڵێ شتکەن وەزارەت دەستخۆشی لەیەکە خۆ بەتاکید ئێستا لە هەولێر تیاتینە لە سلێمانینە لە دۆک کەمە ئەو لیژنانە کەمتر زیاتر بەو ناوەوە نییە لیژنەکان ئامن بۆ شتە چن بەڵامە گەشتێکی پسپۆری دەرمانی ڤێتەرنەری ڕاستی ئەمە خاش حەزەکەم یەکشت دووشتی تر بڵێم بەخوا مەسەلی خستنە بازار ئێستا پرسیارێک لێ کردم پرسیارێکی زۆر گرنگە ئەڵێ ئێستا قسەکەی مریشک بەڕێگەوەیە بۆ بازار بەڵێ بەڕێگەوە نەوتم لەو مریشکانەی کە ئەڵەی کەس نازانێت چۆن پەروەرداکرێ لە ژێر چاودێریانە بەڵێ بەڵام
ئەڵێ هەموو کەس دەزانێت چۆن یاخوا بزانن ئێمە ژەمانەوێ خەڵک بزانێ بەڕاستی ئێمە سەدەمی خۆی ڕێخستنی بەخستنە بازارەوە دکتۆرە بەڕێزانە لەگەرێکێکیان لە موسساتە کاریان کردبێ سەردەمی خۆی جا ئەم وەزعی موچە و داعشە هەموو وەزعەکانی ترشان بەسەریەکە دایزە ڕێک نەبووەوە سەردەمی خۆی کە مری خاون قاعەیە مریشکی پێ ئەگەشت ئەها کتابیەکەی لە فەرعەکانی سامانی ئاژەڵەوە ئەنێرا بۆ فەرعەکانی ڤێتەنەری ڤێتەنیرە چوو لە ناو قاعەکەیە فەحسیە کرد و هەموو ئۆکەیەکێکە ئەنجا ئەچووە بازارەوە زۆر زەمانەت بوو زۆرینە بەڵام بەشێک لە خاوەن قاعەکانیش مەجموعەیە بەشن کۆمەڵێکیان بەڕاستی پابەندی کاری ئەخلاقی کارکردنە نابیرتان نەچێ بەشێکیشیان هەیە من بەناو لامە نایڵێم خۆتان زۆر باشەزانن ڕێکنەکەی فرێ نەداوە وەجبەی تری تێکردووە ڕێکنەی وەجبەی پێشووی فرێ نەداوە ڕێکنەی هینی تری تێکردووە ئەو بە جۆرێک ڕێکنەکەی بە کاڵی دەرخواردی مریشەکەیەوەتەوە هینی کردووە ینی ئێشتا ڤایرۆسی وەجبەی پێشوو پیسی وەجبەی پێشووی فرێ نەداوە ئەم قاعەکە تەواوە بێ خۆیان نەزانن دەبێت تەعقیمە کرێ تەطهیرە کرێ پاگە کرێتەوە ئامادە ئەکرێ سیانە ئەکرێ ئەنجا ئێستا کۆمەڵێ دروست بووە کە سوارسەری ئەم کەرتە بووە بەڕاستی بەشێکی لەوانە بەشێکی ئەوانن کە کەرتەکانیان زانی کە منم قسانە لە تۆ بیستم زیاتر خەفەتە خۆم لە بریۆی دڵم خۆش بێ بڵم شکر کاک جەماڵی زانێ بەڵێ زانم بەڵام یەک شتیشتان پێ بڵێ بەساقەو بم ئێوە حکومەتن حکومەت وەزارەتی کشت و کاڵ ئێوە حکومەتن ئەم سەکتەرە بە شیعر و شانامە چانابێ ئەم سەکتەرە بە بودجە چاگە بێ بێ هەمومان نەزانین کاکە بودجە داوای پارەی لێ نەکردووی ئەم وەزارەتە بودجەی نییە ئەرێ کاکە داوای پارەت لێ کردووە ئەڵێ بەس دەرمانێکی ڕێک و پێکم بۆ بێت خۆ ئەمە بەدەست حکومەتە بۆ ئەوەی کە ئەم هەموو پارەیەم نەڕوا ئەوە تاڵێ بەس جوچکی ڕێک و پێکم بۆ بێ ئاخر ئەزانی چی ئێمە بەس لە هی نامەڵتی کەڵچەرین معقولە هێڵکەی هۆڵەندی و ئێرانی و ئازەری و سویسریش تورکی و معقولە مەسەڵەن هەمووی تێکەڵ بکرێ بەیەکە بەڵێ قسەی زۆر جوانە پارەشیان لێ وەردەگرفتی ئێمە پارەشتانی هێلکە نانە ئێوە سەیریکە جارێک داقەت خۆن کاک جەمال لەزانی چی زانینەکە قەباعەتترە ئێوە هەموو شتە لە بن باشترە زانن کە من خۆم ئامادەکەم ئێوە هەموو جارەیەن لە بەرنمەکانە ئەیگەڕنەوە 25 ساڵە من بەرنامەکەم هەر مەسەڵەن هەر باسێکەنەوە کاکە ئێوە ئیشتان باسکردن نییە تۆ ملیۆنێک کارەساتە زانی ئێوە وەزارەتن بۆ بنە بڕیناکەی تۆ سوورە زانی میلەتەکە و کیمیابارانەکرێت تۆ سوور ئەزانی خۆتەڵی دەرمانێکە قەدەغەکراوە مەحزوورە عالەمیان لە تەنیشتەوە ئەڵێ 7,000 مریشکم مردووە یەکێک 20,000 مریشکی مردووە آخر ئەمە دەخلی قەومی ئەم نەتەوەیە جوابینەوە لە یەک شتی دکتۆر سعدیوە دەست پێکەم لە بەرنمەیە کابین لەم ڕۆژانە مدیری ڤێتەنەری ڕاپەڕین سنووری ڕاپەڕین بەڕاستی ئەوەی ئەو معاناتی هەبوو طبعا ئەم مەسەلەی نەخۆشی نیوکاسڵە زیاتر لەوێ ئەو فتری پێم هەفتانەی پێشوە قسە و باسی لەسەر بوو وتی من هەر ئاگام لێی نییە یەک خاوەن قاعە نەهاتووە سەردانی من کا بڵێ قاعەکەم نەخۆش کەوتووە من چی بکەم لەگەڵ معاناتی پێمانوت ئادەی لێرەوە با هەمومان وا پێمانوت کاکە بۆ ناچی باشە بڕۆ بە دکتۆر سعد بڵێ گریمان پێیوت ئەگەر بە دکتۆر سعد بوو تا حەلە بوو دکتۆر سعدی نایە کار و کاردانەوە هەیە ئەم حکوومەتە هیچ بۆ من نەکا مرۆڤێ کە مەسرفی مناڵەکەی نەکا ڕزقی نەدا خواردنی بۆ پەیان نەکا چاوەڕی چی لەو مناڵاکەی چۆن دەرەچێ حکوومەتێ نەتوانێت تۆ خەتاکە بە پێ قسەی کاک جەمال بۆ ناسن بە ڤێترنەری بڵێن هەموو خەتاکە وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان بۆ بە ڤێترنەری ناڵێن سیقەمان پێیان نییە هیچت بۆ ناکەن ئەزمونتان هەیە بەڵێ چوون هیچیان بۆ نەکردوون دەرمانی هەیە بمداتێ هاتانە نازانم ڤێتەنەریەکەم نازانم بەڕاستی وەک پێم وتی تاقیمی نازانم لە مەقاصدەکان کاک دەوەن تا ئێستا قسەی نەکردووە کاک دەوەن زەمانی ئەو مریشکاناکی کە دێتە سەر بڕخانەکان هەمووی ئەو مریشکانێک کە لە سەر بڕخانە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە وەزارەتی کشت و کاڵ ڕێگەی پێداوە مۆڵەتی پێداوە ئێمە چەندی فەرمی هەیە و چەندی نافەرمی ئەمە دە سەربڕخانەی فەرمیمان ئەی نافەرمی لە کەلارەوە هەتا زاخۆ ئەی نافەرمی نافەرمیشمان زۆرە
نافەرمیمان هەیە لە زۆر شوێن دابێ بەقەدەرەوەی ئێوە بێ لەوانەیە زیاتریش بێ لەوانەیە زیاتریش بێت چونکە بۆ لەوانەیە مارکێت هەیە بۆ خۆی مریشکەکە سەر دەبڕێ و لەزگەیەکی لێ دەدا ستیکەرێکی لێ دا و دەیداتە خەڵک زۆر کەس هەیە لەوانەیە بزانی ئەو مریشکە لە سەربڕخانە فەرمیەکە مریشک سەرە بڕێ و خۆی مۆڵەتی لێ بەڵێ لە کاتێکدا ئێمە ئەو سەربڕخانانە حکوومەت بەپێی فەرمانی ئەی تۆ دەسەڵاتی ئەو نییە مەقەدەغەکەی ئێمە وەکو نوێنەری سەربڕخانەکان زۆر یاداش دەدەینە وەزارەتی کوشت و کاڵ پێمان گوتون کە ئەو خروقاتە لە شوێنەکان دەکرێن تەمان لوجان هەیە لوجانی قایمێت هەیە ئاسایش هەیە مەسەڵەن خۆی مارکێت هەیە خۆی مریشکی خۆی سەر خۆی مۆڵەتی لێ بەبێ حکوومەتیش بەڵێ بەبێ حکوومەت ئەکسپایرەکەشی لەسەر دەنووسی ستیکەرەکەشی لێ دەدا لۆگۆیەکەشی لە وەزارەتی سناعی لەوانێت تەسجیل کردبی بەڵ ئەو ئیشە دەستێوەردانی بەبێ ئەوەی وەزارەتی پەیوەندیدار هەر ئاگای ئەوەی وەزارەتی کوشت و کاڵ ئاگاداربی لە کاتێکدا بەپێی فەرمانی وەزارەتی کوشت و کاڵ هەموو سەربڕخانەکان مشریفی زراعی و مشریفی ڤێتێرنەری تێدایە لە ژێر چاودێری ئەو مشریفانە ئەو مریشکانە سەر دەبڕدرێن ئینجا ئێمە هەڵدەستین بە پێدانی ڕسومات بۆ حکوومەت زمانی ئیجتیماعی بۆ کرێکارەکانمان و هەروەها دەبێ زەری بەبدەین هیچ ئەو شتانی لەسەر نییە لە کاتێکدا ئێمە بە بڕیاری حکوومەت دیسان دەبێت 175 کرێکارەکانمان کرێکاری ناخۆیی بن نەک بیانی ئەوانی یعنی ڕقم تەلەفۆنەکەشی دانێ بەڵێ هەویەکەشیان دادنێن کە دەبێ ئەوانە خۆمانی بن بۆ ئەوی زمانیان بکەین دەستەبەریان بکەین تۆش نازانی مریشکەکەی چۆن بەرەماتوە نەخێر هیچ حکوومەت ئاگاداری و بەبێ ئاگاداری حکوومەت دەکرێ و سەریش دەبردرێ ئەوە بەڵام شتێکی تر هەیە باشە زۆر فرێشیشیە بەڵێ فرێشی هەیە و لەسەری 1970 سعاتیش لەسەر هەمان ڕێ و ڕێت فرۆشیشی زۆرە لە هەموو کوردستان دیلیڤەریشی هەیە لە فەیسبوک ئیعلانیشی بۆ دەکات دەڵێ کاکە بۆتان دەگەین مەماڵەکانتان باشە کاک دکتۆر ئەم قسانی کە لێرە بیستت ئەوە تاڵێ لە مریشکی سوورەکەەوە هەتاوەکو ئەوەی کە سەربڕخانەی ڕسمی حکوومەت ئەڵێ سەربڕخانەی نافەرمی زۆرتر لە سەربڕخانە ئیتر ئەم کەرتا لەبەردەم هەڕەشەدانیا ئەگەر بمانەوێ ئەم خەڵکە ئیفلاس نەکە ئەگەر بمانەوێ متمانە دروستکەین ئەگەر بمانەوە زەرەر نەکەن ئەگەر بمانەوە بیان پارێزین ئەگەر بمانەوێ دەوڵەمەندتر ببن ئەگەر بمانەوە بزنسەکان بێ بە بزنسێکی نیشتیمانی بۆ مناڵەکان و نەوەکانیان بمێنێتەوە ئاواڕات بێگومان نەخێر بەس سەرتا حەزەکەم جوابێکی کاکجەمال بمەوە حەز ناکەم کاکجەمال شتەکە بە شخصی وەگرێ من هەر ئاگادار نیم کە بەڕێزی ئەو قسەیەت کردووە وەکو کوالیتی گۆشتی مریشکی سوور سپی بێ سوور بێ هەرچیە بێت تەنها فەرقی لەگەڵ مریشکێک کە تەمەنی کەم بێ ڕێژەی پرۆتینی کەمە بێتەوە نەک بڵێ بە مطلقی بۆ خواردن ناشە من خۆم دڵنیام کەسانی تریش زۆر بەکارهێنەری مریشکی سوورین شەر نیە تۆ تەنها وەکو پرۆتین ئیسفادە لە خۆراک هیوا حەزی لێ تاموچێژێکی تایبەتیە بێوانە خاڵەتێکی تر ئەو فەحسانی کە بەڕێزی ئاماژەی پێکردووە من ئاگادارم فەحسەکان بۆچی کراوە لەکوێ کراوە تەنها بۆ ڕێژەی مانەوەی ئەنتیباتیک ڕسیدیووە لە ناو ئەو گۆشتی مریشکانە کە لە بازار ئەنتیباتیکی چەند زیاترتیا لە مریشکی سپی جا هەر ئەنتیباتیکە و ڕێژەیەکی تایبەتی هەیە بۆنی هیوایڵێ 100 مایکرۆگرام بۆ کیلویەک لە جۆرە دەرمانی تر هەیە لە 500 مایکرۆگرام ڕێگە پێدراوە ئەو سامپڵانی کە وەرگیرەوە فەحسەکانی پێکراوە بە عشوایی وەرگیراوە کێ ناڵێ ئەم مریشکانە مریشکی جنوبی عێراق نییە من خۆم بەشایەتی ئێڵێم ئەمە بەرپرسم لە بەرامبەرم قسەی خۆم سەر پەرشتیاری مریشکی سوورمانیە لە سلێمانی بۆ زانیاری دەم خۆش یعنی هی هەوێ یعنی تۆ ناتوانی پرۆژەکان هێرە من خۆم وەکو شایەت سەرپەرشتیاری دوو پرۆژە بووم لە هەولێریش و لە سلێمانیش لە ماوەی ساڵونیوەکە تەنها دوو جار ئەنتیباکی دراوەتی ئەنتیباتیکیش کامی زۆر یەک مانگە مێنێتەوە یعنی بۆ حەقیش بڵێن ئەو دوو پرۆژەیە لەو ماوەیە هێلکەشیان نەفرۆشت و هەمویان فڕیاوە یعنی ئەمەگەر کەسێکی بە ویژدان نەبێ خۆ کەس نازانێ ئەمە دەرمانی دراوەتێ باشە مەبەستی ئێمە ئێستا ئەو سوورانە دێتە کوردستان مەسەڵەن ئەنتیباتیکی تێدایە ئەوە ئەگەر ئەنتیباتیکەکەی ڕێژەی ستاندارد عالەمی بەرزتر بێ هیچ گونجاو نیە بۆ خواردن وەڵام جەمال ئەڵێ فەحسی کردووە ڕاستەکە وەکو کوالیتی ئەڵێ کەناڵی معتەبەر فەحسی کرد ئاخر بە کاگران شتەکان تێکەڵ نەبێ وەکو ئەنتیباتیک ئەگەر ئەنتیباتیکەی سەروی و ڕێژەی ستاندارد عالەمی بێ مەبەستم تەلەڤیزۆن و شت نییە مختەبەر وەکو ئەوەی کە ئایا کوالیتی گۆشت وەکو پێکاتی گۆشت ئەخوریان ناخورێ ئەخورێ بۆ ناخورێ هیچ کێشەیەکی نییە هیچ ئەگەر وابێ مریشکی کوردی بۆ مریشکی کوردی زۆر لە مریشکی ئازاد تۆ لەگەڵ ئازادە لەگەڵ هەمان ساڵی خەیتەژێ دەرمان و زۆری فەرقە برای من پێتەڵێم دەرمان
ئەو مریشکە سوورەی کە کاک جەمالیش باسی دەکات لە هەموو دنیا دروستکراوی مریش چی لێ دروست دەکرێت مستەنعاتی پێ دەڵێن بە خواردن هەموو فاسفودە عالەمیەکان ئەوانەی کە زۆر بەناوبانگە خەڵک ماکدۆناڵد و ئەو شتانەی تر ئەو مریشکە سوورانە لێ دروست دەکرێت متەبەل دەکرێت یان ئاردی پێدا دەکرێت یان ئەو شتانەی پێ دەکرێت دروستکراوی مریش. کاک جەمال ئاماژەی بۆ کردوتی وڵاتی ئێران کاک جەمال لەڵێ هەر ناخورێ ئەکەوێتەوە سەر ئابە و شێوەی ڕاستەوخۆ ناخورێ ئەچێتەوە تەسنێ بەشێکێکرێت بە کاڵباس و سەوسەج و شتەکان بەشێکێکرێتە قوتونان بۆ خۆراکی سەگ و پشیلە بەشێکی ئەکرێتەوە بە ئالێک لە نەرویج ئەکرێتەوە بە سەمات لە سوید هەرە سووتێنرێ هەرە سووتێنرێ تەنها کەلتوری دەکرێتەوە پرۆتین لە زۆر وڵاتی ڕاست ئێستا سەیریکە ئەوەندەی تر مەمان ترسێنن ئێستا بی خۆینانەی خۆین وەکو دروستکراوی مریشک وەکو مستەنعات نابەسەخۆبم ئەو سوورە لە بازار دیمان بیکڕین ڕێزم هەیە بۆ قسەکەی جەناب تۆ ناتوانانی کەلتوری وڵاتێک بگۆڕی واز لە کەلتور بێنە سەیریکە من نەهاتوم باسی کەلتورکەم من هاتووم لەگەڵ کۆمەڵە مەسوول و کۆمەڵە دکتۆرا دانیشتوم بۆ ئەوەی شتێک بگوازمەوە بۆ میلەتەکەم جەنابەت بیگوازیتەوە بۆ میلەتەکەت تێگەی و شتێکیشی سفایا بگەێنین بە حکوومەتی وڵاتەکەمان بۆ ئەوەی کە باشتری بکە بۆ ئەوەی کە چەند سەرکەوتووە ئەوەندەی تر سەرکەوتووە جواب بە علمی و تەواو ڕاستەکە ئەوەیە ئەگەر بێت و سەر ببردرێ لە سەر بڕخانە فەرمیەکان و لە ناو قاپ یان لە ناو نایلۆن بکرێت چ بە دروستکراوی مریشک وەکو مستەنعات چ بە پارچەکراوی یان ئەو تەریقە نوێیانەی کە بۆ فاسفودەکان بەکاردێ یان لە قوتونان مەسەلەن لە وڵاتی خۆمان چووکە کوالیتیەکەمان باشە بەڵێ ڕێگەیەکی علمی و ڕاستە دەکرێت بخورێ و دابش بکرێ بەسەر بازارەکان چۆن نەزانی مەسەلەن 100 ڕۆژ ماوەتەوە 100 ڕۆژ بەڵێ کە 100 هەفتە ماوەتەوە چۆن ئەزانی بە شێوەیەکی ڕێک و پێک ئەو 100 ڕۆژەی کە ماوەتەوە ئەسڵەن زۆر باشە لەبەرەوەی دیارە مقاومەی هەموو نەخۆشیەکانی کردیا و لوقاحاتی تەواوی بۆ کراوە بەزاخر دەرمانی باشی شوێنە فەقیرا زانی چۆنیا ڕەنگە 700 هەفتەکەوی تر 7 هەفتەیە باشە ڕەنگە هەفتە ئەوەنێ و دەرمانی دەزانی چی لەسەر تەطبیق دەکرێت ئەگەر ئەو مریشکە لەشی ساغ نەبێ هێلکە ناکە هەتا ئاخر لەحزە هێلکەی کردووە ئەوە یەک وەکو ئەوەیە دەڵێن کابرا قەڵەوە تۆ خۆت بۆ مناڵەکانە بەڵێ دەتوانی بیکڕی بیخۆ بۆ مناڵەکانەی کڕی چەند کەسە لە باشە وەڵا بەس ڕاستی من تێناگەم ئەوڵێ بە علمی مختبەر واڵێ ئێوە واڵێن هەشتەکەم شتەکە تێکەڵ کراوە وەکو ئەم بەڕێزە ئاماژەی مەسەلەن زۆر گرنگەوە زۆر گرنگە بێ خەڵک ئاگادار بێت تەنها یەک شت هەیە وەکو ئەم بەڕێزە ئاماژەی پێکرد ئەگەر بە شێوازێکی تەندروست بەخێو نەکرێ ئینتاج هێلکەشی نابێت تۆ ڕۆژانە ئەگەر ئەنتیبایۆتیکی بدرێتێ بەو جۆری کە باسەکرێ ڕێژەی مایکرۆفلۆرەکانی ناو ڕخۆڵی هەمووی ئەمرێت ئەو کاتە سیستمی بەرگری تێگەچێت تەندروستی و مریشکە تێگەچێت هێلکەی دابەزێ خۆ خاوەن پرۆژە بۆ هێلکە بەخێویەکە بۆچی بەخێویەکات باشەکە لەویای لەو ئەوە تێگەیشت ئەمە دلیل چەندێکە لەو کەرتایی مەترسیدارترین شت کە تۆی شۆک کردووە چی بینیوە من ئێستا پێتەڵم بەسەر چاو بەس ئەمە ئەو قسە تاوا کرێ ئەگەر ئەو مریشکە تەندروست نەبێ هێلکەش ناکە یعنی تەندروستە من وەکو وتم وەک شاتیم دوو پرۆژە لە ماوەی یەک ساڵدا ساڵونیەکە دوو جار ئەنتیبایۆتیک دراوتێ لەو کاتە هێلکەی نەفرۆشراوە یعنی مریشکی سووریا مریشکی هێلکەکەر مەناعەی دووقات و سێقات لە مریشکی گۆشت زیاترە بەرگەی زۆر حاڵەتی هەر بە سروشتی یا بە دەرمان هەر بە سروشتی بە پرۆبایۆتیک و بە عەلەفی تەندروست بەخێوە کرێ ژینگەیەکی چەند ئەوەندەی مریشکەکەی تر دەرمانەخوا زۆر کەمترەخوا لە مریشکی گۆشت زۆر کەمترەخوا دڵنیا بەلەوە ئەگەر تۆ حسابی تەمەنەکەی کەی تۆ مریشکێکی گۆشت 6 ڕۆژە 50 ڕۆژە ئەو 2 ساڵ بەخێوە کرێ فەرقی زۆرە ئەمە یەک دووەمیش ئەوەی کە هەتا سوور وەستا بە سپی ناکڕی شخصی خۆم سوورم بێت تەندروسترە لە سپی و لە گۆشتی حیوانیش کاک جەمال زانست چیەڵێ ئەوەی کە تاقیەکان قسەی زانست بۆکەم کاک جەمال ئەویش ئاخرەویش باسی زانست ئەوەی کاک جەمال ئاماژەی پێکردووە ڕێژەی مانەوەی ئەنتیبایۆتیکەکانە لە ناو لەشی ئەو مریشکانە باشە مریشکە ئەو فەحسەب بکرێ و ڕێژەی ستاندارد خواری ستاندارد بێ ئاساییە وەکو پێم وتی کاکە من نمونە یەک شتێ بێڵم بۆ نێت تێتراسایکلین کە یەکێک لەو ئەنتیبایۆتیکانی کە بەکارە لە دەواجن ڕێکخراوی WHO ئەگەر 100 مایکرۆگرام لە 1 کیلۆیە کەمتر بوو ئاساییە بخورێ بەڵام سەروی 100 مایکرۆگرام بێ تەندروست نییە بخورێ چۆن بزانین مەسەلەن
ئەبێ هەر مریشکێکمان کڕی بەڕێوەبین بۆ مختبەر خێر نابێت ئەوە ئیشی حکوومەتەکە پێش فرۆشتن فەحسی ئەو ئەم چاودێریە دقیقەی کە تۆ باسەکەی هەیە تا ئێستا نییە نییە لەسەر مۆزوعی فەحسی مریشکی خۆمانە با نمونەیەکت پێ بڵێم وەزارەتی کشتتوکاڵ ئێستا خەریکە دەیەوێ هەناردەی مریشک بکە بۆ وڵاتانی خەلیج بۆ وڵاتانی دەرەوە وەکو پەتاتە و هەنجین و ئەو شتانە طبعاەوە خطۆکی زۆر باشە ئێمە مریشکمان لە مەتزەرەکەی خۆمان برد فەحسمان کرد بەپێی ئەو ستاندەردەی کە لە سعودیە هەیە و لە مریشک لە فەڕەنسا و ئیسیرات دەکات بۆ وڵاتەکەی خۆی هەمان ستاندەرد بوو ئەی بۆ KFC مریشک لە سعودیەوە دێنێ ئەوە KFC بەندە بە بەو شروتانی کە لە وڵاتەکەی خۆیەوە هەیە وەکالەتەکەی ئەو هەیە دەڵێ دەبێ براندە دەبێ ئەو براندە لە وڵاتەکەی خۆیە بۆ چەند سەربڕخانەی ناڕەسمی لە سەربڕخانەی ڕسمی زۆرترە سەربڕخانە ناڕسمیەکان لە سەربڕخانە ڕسمیەکان زیاترن تۆ یەک دقە بڵێ کە پێ نییە جەنابەت کەس بەڵێ باشە دەست خۆش سەیتەرەکان لۆرەکان ڕاگرن مریشەکان مردارە بێتەوە کاک جەمالەوە بوو طبعا خۆتان نەزانن وەزیری کشتتوکاڵ چەند ساڵە بەڕێی بەغاوەیە کە بازاری بەغا و جنوب و وەسەد بۆ پرۆژەکان بکات و لە بەرەوە زیادەی ئینتاجمان هەیە ڕێگریان لێ نەکراوە ئەڵاهومە ئەگەر حاڵەتێکیەوە بەس ئەم حاڵەتی ئەمان باسیەکەن بەڕاستی کە ئەڵێن هیچ سارێ نایڵن بڕوا مختبەر من بە کتابێ هەر هاتۆتە لاما وەکو وێنەیەک هاتۆتە لام کە مختبەرێک کەشفی هینەکە فەحسی کوالیتیەکە کە دەرچێ ئێستا لەمانم بیست کە ڕایەک ئەمە لە زعایدی حکوومەتی خۆمانە تازە بەڵێ حکوومەتی هەرێم لە لای حکوومەتی خۆمان لۆرەکان دواکەوێ ئەگەر ئەوەی ئەوانەڵێن ئەو تاقیگەیە ئەوەی ڕایەگرێ مەجای هاوڕەکانی شت بە کار لای منە مانگونیە لەمە پێش وەزارەت خۆی لەژێر مەسئولیت دەرکردووە کوالی کۆنتترۆلی تەسلیمی تاقیگەیە کردووە باش ئەوان دوایەخەن ئەوان دوایشتان مردواردبووتەوە مرداری شەبێتەوە سەرانشمان لێ سەرن فەحسیشی ناکەن تەنانەت فەحسی مریشکەکەش ناکەن من کە پێتمت لە بیدای حەڵقەکە ئەوە فەحسەکەیەتی 60,000 لێ بسەوە ئەڵێ بڕۆ مریشکەکەت بفرۆشە کاک جەمال تۆ مریشکەکە و فرۆشتووە فرۆشتومە ئەڵێ دوای دوو ڕۆژ وەرە بۆ نەتیجەکەی قەت پێیان وتون کاکە خراپە یا باشە ناڵێ بە کاک ڕەنج کێشەکە ئەوەیە جلی ئەسکەری کردوتە بری لە سەیتەرگە سیارەکانمان ڕاگرێ لە پارەم بدەرێ خۆ مریشکەکەی من مشکلە نییە گۆشتی هندی دێ گۆشتی بەستوو دێ کوالی کۆنتترۆل نەما نە لە چەمچەماڵ ماوە ئیستاکە ئیشەکە نە لەسەر سنوورەکان ئستام کۆمپانیا بۆتە کوالی کۆنتترۆل هیچی فەحس ناکە هیچ فەحسێکیش ناکە ئەڵێ پارەکەم بەرەوەی مختبەری هەیە نە مەخزەنی هەیە نە فێنکەرەوەیە هیچی نییە پارەکەت لێستەنێ سەنیوەکەت لێستەنێ جلی ئاسایشی لەبەرە ئاسایشەکەش هاوکارێتی دەست خۆش ئەمە ئەسڵەکەی ئەمە مشکلەکەی ئاسایشەکە چی بکەوە کتابێکی بۆداهاتووە و توێتی چەند فیزیکە ئەوە ئەگەر وا فەحس بکە مریشکەکە و بیتە سەیتەرە فەحسکەوە هەڵی کردووە مریشک پێشەوەی لە قاعەکە دەرکرێ فەحسەکرێ ئەوە ڕێکارە دروستەکە بەڵام ئەمە دروست بووە من دادی خۆمە ناوە لای قازی پەرێ باشە باش یەک پێ بڵێم تۆ هەر ئەوەمان پێڵێ ئەڵەی خراپە ئێوە حکوومەتن باشە یەک ڕۆژە ئەم بابەت من ئەزانم گومانم 1000 ئەوەندە یەک ڕۆژە من بیستووە یەک ڕۆژە ئەمەم بینیوە کاکە ئەمە چەندێکە وایە بەڵێ من یەک ڕۆژە بیستومە ئەم تاقیگەیە دەستی کردووە بە ئیشکردن لە حەڵی حەلبێ لە لای بەڵێ بێبیگەێنین دەستان خۆش بێت دکتۆر گیان ئەم درەنگ هاتمە خزمەتی جەناب داوای لە بردنەکەم کاک دکتۆر زانیار کاک دکتۆر زانیار ئەم حاڵەتی ڤاکسین و بەکارهێنانی دەرمان و نەبوونی کواڵەتی وانە بەگشتی ئەکاتەوەی کە بڵین بازاڕێکی پەلەوەڕی تەندروستمانە سەرەتا دەستخۆشی بە بەرنامەکەەوە بۆ هەموو بەڕێزانەکەم تەوانەمە سێکتەرێکە وەکو خۆوت زۆر گرنگە چونکە ڕەفتی بە تەندروستی هاوڵاتی و هەیە و بە گیرفانی خاوان کەڵگە پەلەوەرەکانیشەوە هەیە بە حکومیەوەی کە لە دکتۆرێک کەوەکو لە سێکتەرەکەی خۆمایە تا خاوان کێڵگەیەکی پەلەوەری تاوەکو حکوومەت هەمووی ناڕازیە ئێمە دایمە بەرنامەکەین باسی کێشەکانەکەین ئەی بۆ نین چارەسەریکەین بۆ نین بڵین کاکە بەرنمەیە دانین بەم بەرنمەیە حلەکەین یعنی هەموو جارێمەیان وڵا باشە بەس ئێمە بۆچی باسی کێشەکانەکەین لە پێناوی چارەسەر لە پێناوی چارەسەرا بەڵام بۆ نمونە ئەوە ئەمان ئەوە ئەگەر
ئێستا لەوانەیە مەسەڵەن ئەمە چارەسەر ببێ پارە و لێ بسەنێ و فەحسیشی نەکاوەنیە لەوانەیە ئەم دەرمانە زەردە پیاچوونەوە بکرێ لەوانەیە ڤاکسینەکان پیاچوونەوەی بۆ بکرێ بۆی کە بزان ڤاکسینێکی فعال لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە سەرمایه‌دارێکی نیشتیمانی لە تەلەڤیزۆن ئەم بەرنامە بینێ بڵێ باشە من توانیمە مەعمەلی دەرماندا بنێم ئاوامە دیکا و پایانێرمەیە ئەی بۆ کارگەیەکی ڤاکسینی کوردی نەکەم بۆ بڕۆم بە ملیۆنان دەولار بم بە وڵاتانی تر ئەی خۆی تر بەرنامە کاریگەرێکی ئەوە بزە من لەسەرەوە ویستم قسە بکەم ئێمە چەندها کارگەمان هەیە کە دەرمانی مرۆڤ دروست دەکات بۆ کارگەی دروست نەکەین چەندها دکتۆری پزیشکی ڤێتەنەریمان هەیە کە دانەمەزراون بێ ئیشن چەند ساڵە ئەی با بیکەینە ئەم سێکتەرانەوە با سێکتەری دروستکەین کە دکتۆرەکان ئیش لەسەر و مادانەکەن لە هەر لە تاقیگە بێت هەم لایانی پەیوەندیدار بۆ منە تاقیگەیەک دروست بکات ئەگەر ئێمە بەم ڕاشکاویە باسی نەکەین ئاوا ئەم جوڵەیە دروستە بێ نەخێر چونکە ئەوە تا هەمووی ئەڵێ کۆکو کاگین وتی دوو ڕۆژە زانیمەکە تاقیگەیە کراوەتەوە کە ئەو مانگ و نیوەکی شەئیشەکەن بێەوەی حکوومەت هەنێکی ئاگای لێبێت لەبەرەوە شتەکان حکوومەت لایانی پەیوەندیدار بێتەوە سەرەوەی کە کۆنتترۆلی وەسعەکە بکات هەم دکتۆرە ڤێتەنەرەکان زیاتر بۆ منە لە قاعەکانە پێشەوەی وەکو فەرمووی کە بێتە دەرەوە لەوەیە کۆنتترۆل بکرێت لە تاقیقەکەی بۆ بکرێت و فەحسی بۆ بکرێت اینجا بێتە دەرەوە چ دەرمانێک هەیە وەکو تایبەتمەندێک یا چه حاڵەتێک هەیە کە زۆر شۆکت دەکا وەکو حاڵەت وەکو کە لێرە باز نەکراوە وەڵی بەعامەوانی کە هەبێت باس کراوەت بەڵامی تر ئەوەی کە دەرمانی قاچاقیش بمانێت نەمانێت هەر هەیە یعنی هەر ڕێیەت لە جنوبۆیەت بەڵام دەرمانێکی قاچاق هەیە کە زۆر خەتەرە و هەشە وەڵای ئەوەی کە دکتۆر باسی فیناکۆڵەکەی ئەویش بە ڕێژێکی کەمتر بێت بەڵام لەگەڵی شاتۆ ئەگەر بتەوێ هەیە بەڵێ هەیە ئەگەر یە قاعبێت و سەقابێت ئەمە شتێکی سەڕەوەی کە لە 100% لە جیهانە مەمنوعە هەیە لێرە وەکوتم وەک بە قاچاق ئەگەری هەیە هەبێت و ئەگەری شەیە بەکاری بێنن چونکە وەکو دکتۆروتی ئیفێکتەکەی سەریعە زوو کارەکەەوە ئەگەر یەکێکی ویژدانی هەبێت ئەڵێ ئەگەر 25 ڕۆژە مێنێتەوە ئەگەرێکی ئەسڵەن لە ئەوڵە وژدانی هەبێت هەر بەکاری نایە خۆزگە بازار بەدەست ملیارێ خەڵکی بێویژدانەوە بێ بەس یاسا ڕێگەی نەیاشتی خراپ بکات تێگەی نەک بەدەست لە 150 خەڵکی بەویژدانەوە بێ بەڵام ئەگەر بێویژدان بووی بتوانیە مشتە بکەیت وانە ئاگرنجەوە گەر ڕقابە هەبێت و لەگەڵی حکوومەت ویژدان حەقی بە بازارەوە نییە ویژدان حەقی بە قیامەتەوە هەیە وجدان حقي بدولتدارية ونيا وجدان حقي بنيته وهي لا دولتدارية لا أين بروريا إنما الأعمال بالنيات بلام لإدارة بياسا ورسايا بس زاو باداشتا وانيا كاك دكتور ها بالضبط اللي قلته كاك دكتور چی زۆر شۆکی کردووی لەوەتی تەخەڕوجە کردوتە ئەمڕۆ وڵای کاگرانج من بە حکمی لە هەموو سێکتەرەکانی ڤێتەنەری ئیشم کردووە هەست دەکەم مەزڵومترین سێکتەر لە ڤێتەنەری کەرتی پەلەوەرە یعنی زۆر چاوێکی زۆری لەسرە کەمترین خزمەت و پاداچیژەکرێنەوە ئێستا ئێمە باسی ئەوواکەین ئەبێ حکوومەت هاوکار بێ لەگەڵ پرۆژە پەلەوەریەکانە تۆ ئەڵێ گۆشتی دەرمانایی مەخرە بازارەوە بەزە بە حکوومەت لە هەمان کاتە ئستعدادیە بێ کاکە ئەم قاعەیەگەیە 30,000 40,000 مریشکی تایە نەخۆشی تایە دەرمان بەکار نایەنێ بەڵام ئەگەر مردیشە بێ حکوومەت هاوکاری بکات تعویسی بۆ بکات ئەوە وەڵامی پرسیارەکەم نییە پرسیارێکی زاتیم لێ کردووی چی ئەمەندە شۆکی کردی ڕۆشتی تەماڵەوە بەدایکت بە هاوسەرەکەت بۆت گێڕایەوە لەم سێکتەرەیە ئەوەی شۆکی کردووەکو کاک نازم ئاماژەی پێکرد جاری وایە تووشی حاڵەتە بی لەبەر نەبوونی کوالیتی یا کەم تەرخەمی خاوەن پرۆژەکە یا ئەو کرێکارەی لەوەیە ئەو خاوەن پرۆژەیە ژمارێکی زۆر مریشکی مردارە بێتەوە لە کەمترین کات بڕی مریشک کە بینی بێتە مردار بۆتەوە من خۆم بینیومە 8,000 لە یەک ڕۆژە مردار بووەتەوە یعنی قاعی وا هەبوو هەر سفر بووەتەوە هیچی تیان نەماوە یعنی من ناتوانین بڵی تەنها خەتای ڤاکسینە خەتای دەرمانە علف دەورە بینێ ئیداری قاعە دەورە بینێ کوالیتی جوچک دەورە بینێ ئەمانە هەمووی فاکتەرن ڤاکسینەکە خودی خۆی ئێمە باسی ڤاکسینمان کرد ڕاستە کوالیتی نییە بەڵام ئەم ڤاکسینان هەنێکی براندی عالەمیەتە ناو وڵاتەکەمانەوە بەڵام کێشەی چییە دۆکۆمنت کراوە هەمووی بە ڕسمیەت هەمووی بە یاساییەت بەڵام کێشەی چییە ئەو سترینەی کە بۆ نمونە لە هۆڵەندا لە فەڕەنسا لە شوێنێکی تر ڤاکسینەکە لەسەر دروست کراوە لەگەڵ سترینی ڤایرۆسی وڵاتەکە ئێمە ناگونجێ باشە لە ڕووی زانستیەوە سێ جۆر هێلکە سێ جینات و پێکاتەی جیاواز مەسەڵەن تێکەڵەکرێت لە مەفقەسەکان مەرجە یەک ڤاکسین بۆ هەمویان ئیش بکە
بێگومان ئیش ناکات گەورەترین ئەتوانی بڵێ سەرەتای هەموو کێشەکانی پرۆژە پەلەوەریەکان کوالیتی هێلکەیە بە دوایە عەلەف و ئیدارە و دەرمان و چارەسەریشی ئاسانە چارەسەری تەمان ئاسانە ئەگەر ڕێکارێکتون بگیرێتە بەر کابرا کە ئاڵێ جوشکی هۆڵەندیم هەیە هەبێ هەمووی هۆڵەندی بێ یا بەلجیکی بێ یا فڵانە شوێن بێ یا ئەسڵەن بۆچی پەرە بە جوشکی ناخۆ نادرێت کە مەناعەیەکی باشتری هەیە توانای ژینکەی ئەم وڵاتە ئاگرێت باشە پرسیارێ بۆ نمونە زۆر جار ئەوترێ منیش دڵخۆشم بەوەی کە ئێستا بەرهەممان زیاترە لە پێداویستی ناوخۆ بەڵام هەتاوەکو ئەو ڕۆژەی پشت بە هێلکی خۆمان نەبەستین ئەتوانین بڵین بازاری پەلەوەرمان لە 150 بەرەژووری کێشەکان بەردەوام کەواتە بە حەساردانانێک بازاری پەلەوەرمان ئەژنۆیش کرد وانە مامەستا ئێمە کێ ئەتوانین بڵین بازاری پەلەوەرمان هەیە کە جوچکی خۆمان بێت کە مەبقەسی خۆمان بێت ئاخر دایکانەشمان هەیە ئەی بۆچی لە دەرەوەندە دایکانەکەی دەزانی گەورەترین دایکانە لە هەموو ئەی باشە بۆ ئەوەندە لە دەرەی هێنین هێلکەی بۆ ئەوەندە لە دەرەی هەلکە دێنین آخر بەشی ناکا کاگرنج توانای بازار کەواتە نیمانە من یەک پرسیارم هەبێ ئێمە سێ دایکانەمان هەیە لە سلێمانیە ئێستا هەر سێ دایکانێک لەکتێک کاگ دەوەنوان بزانن هەموو شتان نەزان هەمی دایان خستووە خاوەن قاعێمە بەشێکی زۆری خواستی لە هێلکەی دەرەوەی ینی سەراحەت بۆ خێری زۆرترە نازانین بڕیاری بۆ دەرکرد غرام هین خرا گومرکی خرا سەرەوە ئێستا ئێمە ئەو قسەی جەناب و زۆر تەواوە بواری پەلەوەر وەکو بوارەکانی تر نییە بە تا قسەی لەسەرکەی یەک بازنەیە یەک خەلە لە یەک بازنە لەو بازنە شکست بۆ هەمیە ئیزافەم هەیە لەسەر قسەکەی کاک جەمال ئیزافە لەسەر قسەکەی کاک جەمال یەکەم لێرە دەوری وەزارەتی کوشت و کاڵ و دەوری میدیایەکان لەسەر ئەوەی کە جەخت لەسەر ئەو مەسەلەیە بکەنەوە خەڵک وریا بکەنەوە خەڵک وشیار بکەنەوە بۆ بەکارهینانی بەرهەمی ناوەخۆ بۆ ئەوەی خەڵک وا فێر بکەن چیتر ئیعتیماد لەسەر بەرهەمی دەرەچی نەکرێ بۆ ئەوەی خەڵک بەس بەرهەمی ناوەخۆی وڵاتەکەی خۆمان بخوات دڵنیام لەوەی خراپترین بەرهەمی ناوخۆ لە باشترینی بەرهەمی دەرودراوسێ باشترە نقطەیەک خاڵێکی زۆر گرنگکەی ئێستا لێرە ئێمە هەمومان باسی ڤاکسین و دەرمان و ئەو شتانە دەکەین ئێمە قومبلەیەکی مەوقوت هەیە کە داخلی وڵاتەکەی خۆمان دەبێ هەرچی نەخۆشی خراپ هەرچی ڤاکسینی خراپ هەرچی کاردانەوەی خراپ لەو مریشکەدا هەیە کە هاوردەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی عێراق دێتە ناو هێزی پێشمەرگەی کوردستان مریشکی خۆمانێنێ بەڵێ ئەو بڕیارە دەرچووە لە وەزارەتی کوشت و کاڵ تەنسیق بکرێت لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ وەزارەتی دوو بەرنامە پێش ئێستا وعدیاننا جێبەجێ کرا نەخێر هەتا جێبەجێ نەکراوە هێزی پێشمەرگەی کوردستان مریشکی بەستوێنێ بەڵێ مریشکی بەستووی هەستەخانەش و هێزی پێشمەرگەش و ئاسایشی بەڵێ هەمووی مریشکی هاوردە دەخوا ڕەوا بەرگری سنگی نابێ بە گولەی داعشە و مریشکی بەستوو بنێ مریشکی بەستوش ئەو حاڵەیەکە ئێمە پارساڵ ئەو کاتە ئێمە باسی ئەومان کرد شایەتی بێ جەنابی وەزیر بە کتابی فەرمی بەڵێ ڕاستە ئێمە هەچی مؤسسەی ئەوەی کە باسیەکەی لە هێزی هەمیمان ئاگادار کردووە کە لە چەندەها سەربڕینخانە فەرمیەکانی هەرێمی کوردستان پابند نابێ ئەڵی چی ئەینا ئەوەی لەسەر وەزارەت وەزارەتی کوشت و کاڵ کردوویەتی بۆ وەزارەتەکانی پێشمەرگە هێزی بەرگریە سەرنجەی بەرگریکردنە لە وڵات تۆ خۆتەڵی مریشکی بەستوو خراپە و خۆ حکومەتیت بۆ ئەیان نەنێ بۆ ئاسایش یە وڵاتە ئێمە پارێزە خۆی لیژنەی مشتریاتەکەی کڕێ من بۆ ئەمێ ئەوە بڵێ لە چ مەرزەرێ کڕمێنێرم بۆ من باسی جەنابەت ناکەم وەکو معنەوی قسە نانا تۆی معنەوی مەبەستم ئەوەیە بۆ بڕیار دەرناچێ هێزی پێشمەرگا بێ باشترین بخوا ڕاستە بەڵام زۆر ڕاستە هاو نیشتیمانێ بێ باشترین ئەو بڕیارە لە وەزارەتی کوشت و کاڵ دەرکراوە لوجنەش تەشکیل کراوە زۆر لە مستەوای بەرزیش بەڵام لەگەڵ وەزارەتەکانی تر ئەو تەنسیقە دروست نەکراوە بۆ ئەوەی بتوانن مریشکەکان لە سەربڕخانەکان بکڕن زۆر سپاس کاگرنج دیارە ئەم کەرتەی ئێمە سپاس بۆ خوا توانم بڵم سەرکەوتوترین کەرتە لە کوردستانە لە هەرێمی کوردستانە لە ئەمڕۆیە بۆیە پێویستە هەر هەمومان کە باسی ئەم کەرتە ئەکرێ زیاتر ورتر بۆ ئەوەی چونکە مریشک ئەم ڕۆبۆتە خواردنی ڕۆژانەی خەڵک بۆی ورتر بین لە خەڵکیش تووشی قەلەقی نەکەین و ئێمەش دوجار ئەرکێکی نیشتیمانیە پشگیری لە بەرهەمی ناوخۆی خۆمان بکەین من 18 ساڵە لەم بوارە ئیشەکەم ڕاستە هەمومان ئێڵێن دەرمانی خراپ هەیە ڤاکسینی خراپ هەیە بۆی خەڵکیش جوان لێ ڕوون بێ هەموو ئەمانە هەیە
لە بەرامبەر هەمەشا هەموو شتێکی خراپ هەر لە بازاڕ هەر هەیە نەک دەرمان ئەنواع شتی تر هەر هەیە هەمووان نەزانین بەڵام ئەوەی کە من ئەمەوێت لێرا ڕوونیکەمەوە خاوەنی کێڵگە پەلەوەریەکە ئەگەر شتێکی خراپ بەکاربێنێ پێش ئەوەی خاوڵاتی زەرمەند بێ خۆی ماڵوێرانە بێت ئەزانم بە ساقە بووم بەڵام تۆ قسەکە لەسەرەوەیە بۆ دەسە ناکەوێ باش شتی باشیش هەیە شتێەوە دکتۆرە بە ڕێزانە هەمویان ئاگادارن و هەمومان لە بازاڕن شتی باشیش بۆ شتی باش بۆچی کەواتە خەتای ئەو پیاوە خەتای خۆەتی 8,000 ئەمرێ بە ڕۆژە نه ئەمە زانی چۆنە ئەمە حاڵەتێکە لە هەموو دنیام حاڵەت هەیە ئەمە با بڵین نەخۆشیەکە ڕۆکاتە ئەو قاعە چارەسەری نییە یا ئیهمالیەکە یا جۆرێکە بەڵام ئەمە گرنگ ئەوەیە خۆی زەرە دەکا هاوڵاتی نایخوا کۆتایی پێێت 8,000 ئەمری خۆ هاوڵاتی نایخوا تەواو بووە قسەکەم لەسەرەوەی بۆی هاوڵاتی تووشی قەلەقی نەبێت من خۆم کەمترین دەرمان بەکارێن باشە مریشک نییە بە هەلاکە سەر بڕێت ناشتیوا چۆنەیە نەخێر تا حەداکەم ئەو برادرانی کە من 8 ساڵە لەم بوارەیەم و ئایان ناسم هیچ کەسێک هیچ خاوەن کێڵگەیە لەم وڵاتە نەکەلتوری ئێمە ڕێیە نە هیچ گشتیوا هەردووی بە هیلاکی بە ئەسڵەن ئێمە وەکو زەرەی خۆمان ئەو دکتۆرێکە مشریفە ئەگەر نوێنەری وەزارەتی کوشت و کاڵکە لەوەیە مرداربوونا دەزانم بەڵێ ئەو مریشکە کە دێت جودا دەخۆێتەوە ئەسڵەن ئەگەر ئیخراپی تێدا بێ ئەگەر ئینە خۆشی تێدا بێ فرێ دەدرێت تۆ ئەڵەی لە سەدا تۆ ئەڵەی دەدانەی ڕسمی هەیە دووەنیەوەی ئێوە ناڕسمی هەیە لە ناڕسمیەکان من باسی سەربڕخانە فەرمیەکان دەکەم ئەوە ڕێگە پێدراوە لە وەزارەتی کوشت و کاڵ چەندی سەربڕخانەکان هیچ مەرجێکی لەسەردانان هیچ کۆنتترۆلێکی حکومەتی بەسەرەوە نییە متابعی کوالیتەکەی ناکرێ حکومت ناتوانێت ڕقابەت من یەک ڕامێ لەسەرمە ینی ئەمە با خۆمان نشکێنین و ئێمە کەلتورێکمان هەیە هەم دینی هەم کەلتوری نەتەوەیمان ڕێگەما بەوە نادا بڕواب کەشتی وا بکرێ ڕاستە لەوانەیە کۆمەڵە نەوەتراوە کراوە من پرسیارەکەم ئەو ئەڵێ لە سەربەرخانە ڕسمیەکانە زمانێکەکەم نییە لە دەرەوە نازان کاگرنج من 8 ساڵە من نییە ئەزمونم هەیە لەم بۆ من خۆم کەمترین دەرمان بەکارێن من ئەسان زۆرترین بەرنامەمەوە کاک نازمە زانێ بۆ دەعمکردنی ئێوە کردووە بەس ئەو کەرتە بە شاردنەوەی ڕاستیەکانەشکێ ئەزانی کەی ئەشکێ ئەو کەرتە ئەو کاتاشکێ کە بە قسەی ئەم هەموو خەڵکە پسپۆڕە نەکرێ کە هێلکەی ناتەن دروست بێت کە هێلکەی تێکەڵ بێت کە ڤاکسینی خراپ بێ کە دەرمانی خراپ بێ کە دەرمانی زرد بێت ئەو کاتە هەر کەسێک گوتی وەزعەکە باشە ئەوە دژمنی دڵنیا نەک ئەوەی کە ڕاستێک و کاگرنج ئەفمکە کاگرنج دڵنیا دەکەمەوە ئەوانی کە تۆ باسێکی خراپە پێشەوەی هاوڵاتی زەرمەند بێ خاوەنی کێڵگە پەلەوەرانە بێ کەواتە هاوڵاتی بۆی دڵنیاکەین و تۆ زەرەرکەی 4 گەنجبێی شەبێت مریشکی بەزیاتر بەکاردێ جوانترین بەرهەمی گۆشتمان هەیە ئێمە لە کوردستانە حەقا هەموو میلەتی کوش ئانازی پێوەکە ئەمە یەک عەفو بم بوورە باەکشی تر پێ بڵم باسی دەرمان زۆر کرا من خۆم یەکێکم لەوانەیە کە کەمترین دەرمان بەکارێنم لە بۆ زیاتر من ینی وەکو عشابەکە با بڵین سیر پیاز ئەم شتانە بەکارێنی زوبێ هەرە زۆرمان زیاتر ئەو ئەزمونەیەمە چیە لە تەمەنی 20 ڕۆژیەوە لەوانەیە ئەمە لە خلافێکی زانستی هەبێ نازام هەیە بێیان ناداهی لە بردنەکەم تەداخلیەوەکەم من لە تەمەنی 20 ڕۆژیەوە سیر و پیاستێکەڵەکەم بە ئاوایان دەمێ بە عەلەڤیان دەمێ کەمترین دەرمانم بەکارهێناوە جوانترین مریشیشمان هەبوو سپاس بۆ ئەتوانم بڵم 2 ساڵە 3 ساڵەوە بەکاری ئەی بۆچی نامیلکێک بڵاو ناکەیتەوە ئەزمونەکەی خۆ وەڵاهی بەراورد بە خەڵکی تر زۆربەی چەند کەمتر دەرمان بەکارێنی کردو ئەزمونە شتێکی باش سەیریکە بەراورد بە خەڵکی تر سەدا چەند کەمتر دەرمان بەکاردێنی ئەتوانم بڵم لە 150 کەم کردوێتەوە تۆش لە مۆدا لە بری شروعی کۆکە ئەوی بۆ ئەوە ئەم قساکەم کاگرنج بۆ ئەمە بەسم ئەوەیە بۆی هاوڵاتی لەو قەلەغ نەبێت لەسەر بەرهەمی ناوخۆی مریشک مە بەسمەوە نیە من خۆم خاوەنی کێڵگەی ئیشەکەم ئەوەیە ئەوەکەم بەڵام ئەمەوە ڕاستیەکە ئەمە ڕاستیەکە بڵێ بەس تۆ بەس باسی خۆتەکەی نەخێر زوربەی برادریش پێم وتۆ ئەزمونەشم بڵاو کردوێتەوە خەڵکی زۆر استفادەی لێکرەوە بەڵێ بەسمە تۆ لە ئەزمونی خۆتەوە قساک بڵێ باشە بەس هەموو سەربڕخانەکان وەکو تۆ زوربەی زۆریشی ئەیکا زوربەی زۆریشی کا زۆر سپاس ئەتوانی لە عەلوەکەی سلەیمانی پرسی لە دوکاندارەکان ئەوەی کە سیرە فرۆشن باوەڕتە بێت لە 180 پرۆژەکانی سنووری پارێزگای سلەیمانی سیر و پیاز بەکاردێنن لە تەمەنی نەکا کەمال فەرمووی لە 25 ڕۆژە نا من خاوەن دەوازی نەزانم دەوازینی خۆشم لەوانە لە 10 ڕۆژیەوە بەکاری بێنین هەرچەنە من نازانم دکتۆر باشە تا ئەو هەفتە ئەکرێتە بازار ینی هەفتێک 10 ڕۆژ ێمێنێ باشە سیر کۆمەڵی مادەی عحشابی هەیە سیرە پیازە ڕەشکەیە
بۆ نوێ جاترێ ئەمانە هەمووی مادەی سوودبەخشی تایە ئەگە مریشکەکە لە نەخۆشییان نەبێ ئستفادەیەکی تەواوی لەیەکە بەڵام لە هەنی حاڵتی ڤایرۆسیا بەتایبەت سیر یا پیاس باش نییە بەکاری بێنی ئەگەر نەخۆش نەبێ زۆر ئستفادەی لێکە هەم بۆ بەرگری هەم بۆ کوالیتی گۆشتەکە هەمی ژۆک و مەسرفی بۆ ساحب قاعەکە. دوا کۆمنت بۆ جەنابەت فەرموو. تا دەستخۆشی بەرنامەکە لێکم کاک ڕەنج ئێمە کێشەیەکمان هەیە لە سەیتەرەی بانی مەقان سەیتەرەی بانی مەقان پشتی سەیتەرەی بانی مەقان نزیکەی 4 ناحیە هەیە ناحیەی شوان قەرەهەنجیر قادرکەرەم تەکیی جەباری لەم 4 ناحیە نزیکەی بە نزیکەی 500 گوند و ئاوایی هەیە ئەم گوند و ئاوایانە خەڵکی لێیە کێڵگەی پەلەوەری هەیە خەڵکی لێیە کارگەی هەیە معمەلیان هەیە ئاژەڵدارن فەلاحن لە دیتە سەیتەرەی بانی مەقان ئەگەر دوو سەر حیوانت پێ بێ دەبێ غەرامە بدەیت دەبێ پارە بدەیت نمونە تۆ عەلەفت بۆ دێ 6,000 پارەی بە حکومەتی عێراقی هەرێم کۆمپانیایە حکومەتی هەرێمە نازانم کۆمپانیاکە ئەهلیە بەڵام حتمما عەقدی لەگەڵ حکومەتی هەرێم کردووە چونکی هیچ کەسێ ناتوانێت هەرەو کۆمپانیا کە باسی کرد بەڵێ هەرەو کۆمپانیایە جوجک ئەفرۆشی کاک دکتۆر کاک ڕەنج هەر پارەت لێ ئەستەنن دەستخۆش کاک دکتۆر مریشک با دوا پرسیار بکەم هەرچەندە هەندێک شت هەیە خەتای خەڵکە حکوومەت یاریمی کوردستان بڕیاری دەرکرد مریشک بە چیلۆ و چیلۆنی و بەرهەم بێت خەڵکەکە خۆی بە دوای مریشکی قەڵە و خرپنا گەڕێوتە ژیعانەکە هۆرمۆن بەکاربێن و وانە هۆرمۆن بەکار نازام کاکە تەژیعانەکات ئەی چییە؟ ئەی بۆچی مریشکی هینەوەنە ڕەشیقە مریشکیەوە ئەتوانم من جوابی پرسیار بمەوە کاگە زانست بۆ ئەو بابەتەی ئەگە تۆ بێت هۆرمۆن بەکاربێنی بای 4 دەفتە دلار بەکاردێنی هۆرمۆن نا چی ئەیەنێوا قەڵەوە بێت ئەی باشە بۆچی لە دنیادا مریشک ناڵن ئەوەندە قەڵەو ببێت تەندروست 2 کیلۆ تا 2 کیلۆ زۆر تەندروستە هەم چارەسەری کەم وەرگتووە هەم باشە بۆچی لە کوردستان ئەیڵن کاکە سلەیمانی و هەولێر بە تایبەتی داوای مریشکی پشت 3 کیلۆیەوەکەن ئەنجدە ئێمە هەمومان نەزانین مریشکێک 2 کیلۆنی و بچکە لە ئێران وایە 2 کیلۆنی 2 کیلۆ 700 گرام 125 لێ ئەڕوا واتە 2 کیلۆ 2 کیلۆ ڕوع بێگەمێنێتەوە بەڵە تەندروسترە تەندروست بەڵێ کەواتە ئەوە بخۆن بەڵام کاگڕست خۆ یەک کێشەکەی بەحث نەکراوە لێرە یەک کێشەکەی لێرە بەحث نەکراوە ئێمە حکومەتی عێراقی لە ڕاستیدا ڕێگرمانە ئێمە ئەو هەموو ئەندام پەرلەمانە بە ڕێزەمان هەیە لە بەغا منسوولی گەورەی حیزبەکان مەعەدەلدێن بۆ بەغا و ئەڕۆن و بۆ کێشەی حیزبەکانیان دەی باشە ئێمەش ئاسایشی خۆراکی ئەم وڵاتین ئەکرێ لۆرێ مریشک لە سەیتەرەکانی حکومەتی عێراقی بە 1.5 ملیۆن تا 3 ملیۆن دیناری لێوەرەژیرێ ئەنجا لۆرێکە ئاودیوی خواروونی وەڕاستی عێراقە بێ باشە وەزیری کشت و کاڵ بەرپرسە بە ڕێزەکانی ئەم هەرێمی کوردستانە ئێمە 400 بۆ 500 هزار هەلی کارمان ڕەخساندووە ئەگە ئەم کەرتەی ئێمە لە ناوچەیە هەر ئەم خەڵکە نییە جادە لە حکومەت دەگرێت داوای هەلیکاری لێکە بۆ بەرپرسە گەورەکان ناچن لەگەڵ بەغا بۆ مەسەلەی حیزبی بۆ مەسەلەی بەرژەوەندی حیزبایەتی خوان هەموو ڕۆژە لە بەغا بۆ مەسەلەی کەرتێکی نیشتیمانی ناچنە بەغا بنەرانی بەڕێز لە هەموو حاڵەتێکە بە باسێنانی ئەم قسانە بۆ باشترکردنی کواڵەتیە دڵنیا بن لەوەی ئەوەی کە چەندین جارە بەرناماکەین خراپترین مریشکی خۆمان لە باشترینی دەرێکە کەس نازانێت چۆن بەرهەم هاتووە تا ئەو ڕادەیە کە من بیستومە نازانم وایانە تەنانەت هەندێک لە مریشکەکانی کە سەرف نابێ دیسان ئەی بەستنەوە و ئەینێرن بۆ کوردستان تۆش ئەوە نەبیستۆ دکتۆر ها وڵاتەکە بێنین مریشکی بەرازیل لێکرێتە کیسەی تورکیا و بە حسابی تورکیا فرۆشێتەوە بە وڵاتی ئەمە بە حساب حەڵاڵ سەربڕاوە کەس نازانێت نە سەربڕینی چۆنە نە بەخێوکردنی چۆنە نە کوالیتی گۆشتی چۆنە هیچ شتێکی نازانێت کەواتە بەڵێ بۆ بەرهەمی ناوخۆ بەڵێ بۆ بەرهەمی ناوخۆ بەڵام بە تەندروستی بەرەم بێنرێ و کواڵەتەکەی بەرزکرێتەوە ئەم شتانی کە باس کرا جێبەجێ بکرێت کاتێکی خۆش و بەخەبەن لەگەڵ ڕەنج بە سپۆنسەری ئاسیا سێڵ